بەناوی خوای بەخشندەی میهرەبان، خۆشەویستانی بەرنامەی پەیامی ڕۆژ لە هەر کوێگەن لەم بەیانیە پڕخێرەدا جوانترین سڵاوتان ئاراستە دەکەین. خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەکە لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزان و سێ ڕۆژەی جەژنی پیرۆزی ڕەمەزان بەدیداریەوەی عەزیز و خۆشەویست شاد دەبینەوە و ڕۆژانە کاتژمێر 9:30 دەبینەوە بە میوانی ماڵەکانتان. ئومێد دەکەین بڕگە و بابەتی ئەمڕۆمان و ڕۆژانی داهاتووش جێی ڕەزامەندی خوای گەورە و پاشانەوەی عەزیز و خۆشەویست بێ. لەگەڵ هاوکارم جەلال محەممەد ئەڵلقەی ئەمڕۆی بەرنامەکەشتان پێشکەشەک. بینەرانی عزیز سڵاوی خوای گەورەتان لێبێت. بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆی پەیامی ڕۆژ پێکهاتوون لە چەند بڕگەیەکی جیاواز. بڕگەی یەکەمیان قسەکردنە لەسەر گەشت و گوزار، چۆن هەرێمی کوردستان سوود لە بابەت و تەوەری گەشت و گوزار دەبینێ، بە تایبەتی لە هەرێمی کوردستان گەشت و گوزار بەرەو پێشکەوتنێکی زۆری بەخۆوە بینیوە. لەو ڕۆکە گەشتیاری زۆر دێنە ناو هەرێمی کوردستانەوە، بە تایبەتی لە ناوەڕاست و خواری عێراقەوە. تەوەری دووەمان قسەکردنە لەسەرەوەی کە بە درێژایی مانگی پیرۆزی ڕەمەزان کەمپینێک لەلایەن ڕێکخراوی هیوای کەمەندامانەوە سازکرا بوو بۆی کە هاوکاری کۆ بکرێتەوە بۆ ئەم ڕێکخراوە ئەو خەڵکە کەمەندامی کە نزیکن لەم ڕێکخراوە چۆن هاوکاریان بکرێت لە مانگی پیرۆزی ڕەمەزان و هەروەها جەژنی پیرۆزی ڕەمەزان. قسە لەسەرەوە دەکەین کە ئایا چەندیان کۆ کردەوە و چۆن سەرفیان کرد تا چەندە خەڵک بەدەم ئەم کەمپینەیانەوە هاتووە. تەوەری سێمان لە ئێستادا چەند هەڵقەیەکمان ماوە لەسەر ئامادەکردنی خواردن لە کە پەیوەستە بە کۆمپانیا دۆلفینسیەوە کە ئەم سێتەوەرانە لەگەڵ ڕاپۆرت و ئازانیاری جیاوازتان پێشکەش دەکەین. سەرەتاش ئەچینە لای وەک هەموو ڕۆژێک مێژوو ڕووداوەکانی ئەمڕۆ. هەشتی شەشی ساڵی 634 کۆچی دوایی پێغەمبەری مەزنی ئیسلام و پێشەوەی مرۆڤایەتی محەممەدی کوڕی عەبدوڵڵا درودی خوای لێبێت لە تەمەنی 63 ساڵیدا و لە شاری مەدینەی پیرۆز. ئەم ڕۆژە هاوکاتە بە ڕۆژی دووشەمەی 12 ڕەبیعی یەکەمی ساڵی 11 کۆچی. پێغەمبەری پێشەوامان لە تەمەنی 40 ساڵیدا کرایە پێغەمبەری خودا و وەحی بۆ هاتە خوارەوە و ماوەی 23 ساڵ سەرقاڵی گەیاندنی پەیامی خوا بوو بە مرۆڤایەتی و چەندان پیاوی بەڕێز و پەروەردەکراوی دوای خۆی بۆ خزمەتی ئیسلام پێگەیاند. 13 ساڵ لە مەکەمایەوە و 10 ساڵیش لە شاری مەدینە و هەر لەوێ کۆچی دوایی کرد و تا قیامەت مەدینە بەهۆی ئەوەوە پڕ ئەوین و خۆشەویستی و ڕووناکیە. سەلامی خوای لەسەر بێت. هەشتی شەشی ساڵی 1970 کۆچی دوایی زانای بەناوبانگی ئەمریکی بواری دەروونزانی ئەبراهام ماسلۆ، خاوەنی مافەکانی تاکە کەسە و بە هەڕەمەکانی ماسلۆ ناسراوە. هەشتی شەشی ساڵی 1992 تیرۆرکردنی نووسەری ناوداری میسری فەرەج فۆدا لەلایەن کەسێکی توندڕەوەوە. بینەرانی عزیز وە کاماژەمان پێکرد تەوەری یەکەمان قسەکردنە لەسەرەوەی کە چۆن هەرێمی کوردستان سوود لە کەرتی گەشت و گوزار دەبینێت کە بەدڵنیاوە کەرتێکی گرنگ و بایەخدارەوە زۆربەی وڵاتان داهاتی سەرەکیان لەسەر گەشت و گوزار بنیاد دەنێن. لە هەرێمی کوردستانیش بەهۆی شوێنە گەشتیاری جیاوازەکانەوە خەڵکێکی زۆر بە تایبەتی وە کاماژەم پێکرد لە ناوەند و خواروی عێراقا ڕوو لە هەرێم و سەیرانگەکانی هەرێمی کوردستان دەکەن. چەند زانیارێکی کورتان بۆ دەخەمە ڕووکە بەڕێز نادرڕۆستی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و تەبێژی گەشت و گوزاری هەرێمە ئاماژەی پێکردووە. دەڵێ ئەمڕۆ گەشت و گوزار لە زۆربەی وڵاتاندا بووەتە سەرچاوی داهاتی ساڵانە. تەنانەت ئەو وڵاتانەی کە نەوت و پیشەسازی و تەکنەلۆژیایان تێدا بەهێزە گەشت و گوزار لە کاڵا و بابەتێکی ساکارەوە چەندان گۆڕانی بەخۆیەوە بینیەوە و بەرەمێنانی تێدا کراوە. بووەتە زانست و داهێنانی جۆرا و جۆر لە خزمەتگوزاریەکانی گەشت و گوزار کراوەتە چەند جۆر و بەشێک لە یەکتری جیاواز و بووەتە یەکێک لە سەرچاوە گرنگەکانی ئابووری. ئەمە ژوای کردووە بە بواری داهاتی گەشت و گوزار بگوترێ پیشەسازی گەشت و گوزار. ئێستا دەمانوێت لەسەرەوە بەپرسینایە لە هەرێمی کوردستانە گەشت و گوزار بووەتە پیشەسازی گەشت و گوزاریانە. ئەو کرێکار و فەرمانبەرانەی لە بواری خزمەتگوزاری گەشت و گوزار کار دەکەن هۆتێل و چێشتخانە و نووسینگەی گەشت و گوزار و شوێنە گەشتیاریەکان و بواری خزمەتگوزاری لە شوێنە گەشت و گوزاریەکان زۆر زیاترن لەو کرێکارانەی لە کارگە و دامەزراوە نەوتیەکان و لە کارگەی ئۆتۆمبیل دروستکردندا کار دەکەن. یاخود بە واتایەکی دیکە پیشەسازی گەشت و گوزار
کێبڕکەی بەشێکی زۆر جۆرەکانی پیشەسازی دیکە دەکات. تەبان ئەمە لە وڵاتە بیانەکاندا. وڵاتە پیشەسازیەکان و گرنگی گەشت و گوزار وڵاتە پیشەسازی و پێشکەوتوەکان زۆر بایەخ بە گەشت و گوزار دەدەن. بۆیە ساڵانە لە ڕزی پێشەوەن لە ژمارەی گەشتیاران و داهاتی گەشت و گوزاردا، وەک وڵاتانی ئەمریکا و ئەسپانیا و ئیتالیا و بەریتانیا و چین و فەرەنسا و کۆریا و تورکیا. تەنها لە ساڵی 2010 ژمارەی گەشتیاران و داهاتی چەند وڵاتێکی پیشەسازی لە ماستانەی خوارەوەدا بووە. وڵات لە ئەسپانیا، ئەمریکا، فەرەنسا، چین، ئیتالیا و بەریتانیا لە ساڵی 2010 بەم شێوازە بووە. ئەسپانیا 81 ملیۆن گەشتیاری هەبووە، ئەمریکا 56 ملیۆن، فەرەنسا 59 ملیۆن، چین 54 ملیۆن، ئیتالیا 43 ملیۆن و بەریتانیا 30 ملیۆن گەشتیاری هەبووە. داهاتەکان بەم شێوازە بووە. لە ساڵی 2010 ئەسپانیا 57 ملیار دۆلار داهاتی هەبوو لە ڕووی گەشت و گوزارەوە، ئەمریکا 96 ملیار، فەرەنسا 54 ملیار دۆلار، چین 41 ملیار، ئیتالیا 42 ملیار و بەریتانیا 37 ملیار دۆلار داهاتی هەبوو. ژمارەی گەشتیاران لە زیادبووندایە، ساڵ لە دوای ساڵ داهاتی گەشت و گوزار لە زیادبووندایە. لە ساڵی 1960 ژمارەی گەشتیارانی جیهان 69 ملیۆن بووە، داهاتی 7 ملیار دۆلار بووە. بەڵام 2008 گەیشتووەتە 919 ملیۆن گەشتیار و 942 ملیار دۆلار. وەک چاوەڕوان دەکرێت لە ساڵی 2020 ژمارەی گەشتیاران لە 1 ملیار و 30 ملیۆن زیاتر تێپەڕ ببێت. لە هەرێمی کوردستان کە ئەمە زیاتر بۆ ئێمە گرنگە لە گەشت لایەکەوە گەشت و گوزار لە پێشکەوتن و پەرەسەندندایە. لە ڕووی ژمارەوە لە ساڵی 2007 ژمارەی گەشتیارانی هەرێمی کوردستان 377,000 گەشتیار بووە، بەڵام لە ساڵی 2010 لە 3 ملیۆن و 57,000 گەشتیار زیاتر بووە. لە ساڵی 2007 تەنها 106 میوانخانە هەبووە، لە 2010 گەیشتووەتە 425 میوانخانە و 1850 ڕێستۆرانت. ساڵانە لە 130 ڕێژەی گەشتیاران زیادی کردووە و لە 125 ڕێژەی میوانخانە و ڕێستۆرانتەکانیش زیادیان کردووە. بۆ مەبەستا قسەی زیاتر لەگەڵ بەڕێز کاگانم شوانی و تەبێژی گەشت و گوزاری سلێمانی قسە دەکەین. کاگانم زۆر سپاس بۆ دەرفەتەکەی. ئەگەر لێوە دەست پێ بکەین کاک ئارام، چۆن بمانەوێت گەشت و گوزار وا پێ بکەین کە داهاتەکەی بۆ گشتی بێت، جیاوازەوەی کە دێنە سەرۆژ قسە دەکەین ئایا ڕێستۆرانتەکان بۆ خۆی هەلی کاری زیاتر دەڕوخسێنێ بۆ میوانخانەکان یا شوێنە گەشتیاریەکان، بەڵام چۆن بەشێک لەو داهاتە بگەڕێتەوە بۆ داهاتی گشتی؟ دیارە سەرەتا بمانە گەشت و گوزار پەرە پێ بدەین دەبێت ببێتە جێگەی گرنگی حکومەت. ئەمە تاوکو سەناڵێن نەبێتەوە جێگەی گرنگی یەکەمی حکومەت، بەڵام لە پلەی دووهەمدایە، چکە تاوکو ئێستا گەشت و گوزار خاوەنی وەزارەتی تایبەت بەخۆی نییە، کەواتە ئێشتا گەشت و گوزار نەگەشتەوە ئاستەی کە ببێتە جێی تمۆحی حکومەت یاخود حکومەت ئێشتا بەرگو پێویست بیری لێ نەکرێتەوە تاوکو گەشت و گوزار بکاتە سەرچاوێکی داهاتی سەرێکی هەم بۆ خۆی و هەم بۆ هاوڵاتیان. ژەنەگە بۆ هاوڵاتیان، بۆ خاوەنکاران، بۆ پیشەوەران ببێتە جێگەی سەرچاوێکی داهاتی زۆر باش بۆ هەموو لایەکیان، بەڵام لە ئاستمۆحی ئێمەدانە، لە ئاستمۆحی هاوڵاتیان و خاوەنکاران و پیشەوەرانیش دانیە. گرفتی سەرێکی ئێمە لەوەدایە کە ئێشتا دەوڵەت نین، کە دەوڵەت نەبوویت ناتوانیت لەو ڕەژە زۆری گەشتەرکە ڕوو تێدەکات بە نمونە ڕسوماتێک وەربگری یاخود دخولیەک وەربگریت، چکە ئەمە سەرچاوێکی داهاتی سەرێکی دەبێت بۆ حکومەت. بیرمان نەچێت ئێمە ساڵانە تەنها لە ساڵی پاردا نزیکەی 2 ملیۆن گەشتیار ڕویان لە سنووری پارێزگای سلێمانی کردو، بەڵام حکومەت لە هاتنی ئەو گەشتیارانە ڕاستەوخۆ دینارێک سوودمەند نەبووە. دەبینە بەرچاو خۆت ئەگەر هەر گەشتیارێک تەنها $10 ڕسوماتەکەی بە دخولیەکەی بە بۆ داخڵبوون بە هەرێمی کوردستان یاخود بە شاری سلێمانی، زانە داهاتی حکومەت ڕاستەوخۆ لە گەشتیاران چەند دەبوو. گرنگی کەرتی گەشتیاریش لە چیدایە؟ داهاتی ڕاستەوخۆ سەرەکی گەشتیاران بۆ خاوەنکاران و پیشەوەرانە جیاوازە لە کوی کەرتەکانی تر. بە نمونە کەرتی نەوت، هاوڵاتی ڕەنگە هەر نەزانە کەرتی نەوت داهاتی چێ دەچێتە شوێ چۆن خەرج دەکرێتەوە، بەڵام گرنگی کەرتی گەشت و گوزار لەوەدا کە داهاتە ڕاستەوخۆکانی بۆ گیرفانی هاوڵاتیە. حکومەت ناتوانێت سوودمەند بێ، ناتوانێت دەست بگرێت بەسەر داهاتەکانیدا ڕاستەوخۆ، تەنها لە ڕێگەی پرۆژە گەشتیارەکان و دەتوانێت سوودمەند بێ. ئێمە لە ساڵی پاردا لە کوێی گشتی هەرێمی کوردستان نزیکەی 4.5 ملیار دینار داهاتی کەرتی گەشتیاری بۆ کەرتی حکومەت بۆ کوی گشتی حکومەت با بڵێن بۆ وەزارەتی ئیدارەی مالیەتی بن، نەک بڵێن گەشت و گوزار بەتەنها، چونکە گەشت و گوزار بەتەنها سوودمەندی سەرەکی نەبوو لە بابەتە، دەچێتە وەزارەتی دارایی و دواتر بەشێک لەو بودجێ دەگەڕێتەوە بۆ گەشت و گوزار، و ئەمەش بەپێی تمۆحی ئێمە نییە.
پێداویستەکانمان زۆر زیاترێکن لەوەی کە بتوانین بە بڕەپارێکی کەم پەرە بە کەرتی گەشتیاری بێن و تاوکو ئێستا حکوومەت یاخود لە هەرێمی کوردستان دایمە چاومان لەوەیە کە کەرتی تایبەت گرنگی بەم بوارە بدات کەرتی تایبەت پرۆژەی گەشتیاری گرنگ بەرهەم بهێنێت نەک حکوومەت بۆ خۆی پرۆژەی گەشتیاری گرنگ و استراتیژی هەبێت چونکە ئەگەر هەم ئیمکانەکەی نییە لە ڕووی مادی و ئیمکانی مادی نیە و هەم ئیمکانی مرۆییشی نییە ئەگەر حکوومەت بۆ خۆی پرۆژێکی گەشتیاری گرنگ بنمونە وتەری 5 سێرە بنیاد بنێ لە هەرێمی کوردستان ئەیدواتر چۆن بەڕێوەی دەبا لە ڕووی کارمەندی شۆ دەستی کارمەندی سپۆڕ و لێهاتوومان هێندە زۆر و هێندە بەتوانامان نییە تا بتوانێت پرۆژێکی گەشتیاری گرنگ بەرهەم بێنێت بۆیە دیسانە دەگەڕمە سەرەتای قسەکانم کە تاوەکو نێبەتە جێگەی گرنگی حکوومەت کە بە پلەی یەکەم نەیکاتە خاوەن وەزارەتی خۆی نەیکاتە خاوەن یاسایەکی تایبەت بە خۆی کە تاوەکو ئێستا گەشت و گوزار یاسایەکی تایبەت بە خۆی نییە بۆ بەڕێبەردنی کارەکانی تاوەکو نێبەتە خاوەن هێزی پۆلیسی گەشتیاری کە بتوانێت شوێنەوار ئاینیەکان شوێنەوارە مێژووەکان ناوچە گەشتیارەکانی پێ بپارێزێت ناتوانێت بێتە جێگەی گرنگی و جێتمۆحی ئێمە و گەشتیارانیشمان. زۆر باشە کەگەرم یعنی ئەو گەشتیارانەی کە دێنە هەرێمی کوردستانەوە جیاواز لە هێشتا نایە نەجارە سەر ڕێستۆرانت و شوێنە گەشت و گوزاریەکان کاتێکە لە خوارونەوە ڕاستی عراقەوە دێن هیچ ئەمانە گرنگیان هەیە بۆ حکوومەت یا دوجار ئەمانەش داهاتێکیان هەیە ئەگەر بۆ دەوڵەتی عراقیش بێ جیاواز لە حکوومەتی هەرێمی کوردستان هیچی هەیە چونکە ڕەنگە زۆرینەی گەشتیارانی ئێمە هەر لەناو عێراقا بن تاوی کە دەگەشتیاری بیانی بن. دیارە بە حکومێکی زۆرینەی گەشتیارانمان زیاتر لە 185 گەشتیارانمان بریتین لە گەشتیارانی ناوەڕاست و باشووری عراق ئەمە لە چەند ڕووک و گرنگی هەیە لەوەی کە جموجوڵی گەشتیاری دروست دەبێت وە پرۆژە گەشتیارەکان سوودمەند دەبن لە بیرمان نەچێت لە ساڵانی ڕابردوو بۆی تەنگیژە سیاسەکانی نێوان هەرێم و ناوەند کە بوو بە هۆکارە گەشتیارانی ناوەڕاست و باشووری عراقمان ڕوان لە کەمبوونەوە و کەسبوون کرد و جۆرێک لە تۆران ڕوویدا لە نێوان گەشتیارانی ئەوان و ناوچە گەشتیارەکانی ئێمەدا بۆ هۆی کە دەیان پرۆژە گەشتیاری لە هەرێمی کوردستان خۆ لە شاری سلێمانی ڕۆ و مایاپوچ بوون و داخستن ببنەوە بۆیە گرنگە بە لای ئێمە ئەوان بن ئەگەر ڕاستە خۆش ئێمە سوودمەند نبین لە هاتنی ئەوان بەڵام سوودمەندی لە چەند ڕوویەک و لە ڕۆداراییەکە و کە بۆ خاوەنکاران پیشەوەران و خاوەن پرۆژە گەشتیارەکان جموجوڵی تیا دروست دەبێت و لە ڕۆ کۆمەڵایەتیەکەوە کە ئێستاگەر ببینین دەیان خێزان هەیە کە ژن خوازی لە نێوانی ئەواندا دروست بوو لەگەڵ هاوڵەتیشی وڵاتی ئێمەدا شاری ئێمەدا بەهۆی ئەو هادوچۆ گەشتیاری کە دروست بووە لە ساڵانە ڕابردوو بۆ هۆکارێک کە لێرۆ لەوێ دەبینین خزمەتی دروست بووە لە نێوان چەندین خێزاندا کە ئەمانەش لە ڕوو کۆمەڵاتێکە و گرنگی هەیە هەرو چۆن گەشتیارانی ئێرانیشمان هەیە بە هەمان شێوە ئێمە بەشێکی زۆری گەشتیارانی ئێرانیمان کاتە ڕۆماتێ دەکەن هۆکارە سەرشیەکەی ڕەنگە لایەنە خزمەتیەکە بێت تۆینە خۆ لە ڕووی کەشوهەوا و ڕەنگە کەشوهەوا ئەوان لە ئێمە فێنکتر و خۆشتر بێت لە ڕووی مێژووی و ڕەنگە شوێنەوارە مێژوویەکان ئەوان زۆر زیاتر بێت لە هی ئێمە بەڵام یشی لە هۆکارە سەرشیەکانیان ئەوەیە کە ناحی کۆمەڵایەتی و ئەوان ئەو هەلایان خۆستۆتەوە دەتوانن ئەو کاتی گەشتەکان و گەشتیارێک هادوچەی هەرێمی کوردستان و شاری سلێمانی بکەن جگە لەوەش سازانی چالایشی هونەرەکان زۆر گرنگە ئێمە ئامارێکمان لەبەردەستدا کە هاتنی گەشتیارانی ئەم ساڵی ئێرانیمان بەراورد بە ساڵی پار بە ڕۆژێکی بەرچاو زیادی کردو کە هیچ چالایشیشی گرنگی ئۆتۆمانە بۆ جگەلەوە چالایشی کە هونەرمەندی گەورەی فارس معین ئەسفانی کە لە شاری سلێمانی لە ڕۆژانی ڕابردوو سازی کرد بوو بۆ هۆکارێکی سەرەکی بۆ زیادبوونی گەشتیارانی ئێرانی کەواتە ئێمە ئەگە لەبەر خاتری خۆشمان نەبێت کە چالێکیشی هونەری گرنگی گەورەی لە جۆرە ساز بین گرنگە بۆ ڕاکەشانی سەرنجی و گەشتیارانە کە چالێکی لۆ جۆرانە ساز بکرێت هەر جۆرە چالشیە نسبی هاتنی گەشتیارانی ئێرانیمان ساڵی پار لە 5 تا لە 7 تێنە دەپەڕی بەڵام لەم ساڵدا نزیک بۆتە لە 115 کەواتە هاتنی گەشتیارانی ئێرانیمان ڕۆژێکی بەرچاوی تۆمار کرد و ڕوو لە هەڵکشانێکی تایبەت بووە کە بەپێی ئەو زانیارانی کە هەمان بوو لە کۆنسێرتەکەی ئەو هونەرمەندەدا زیاتر لە 175 ئەوەی کە لێ ئامادە بوون گەشتیارانی ئێرانی بوو. جناب دامەژت بەوە کرد کە بەهۆی ئەوەی کە ئێمە دەوڵەت و کیان ناتوانین ڕسوماتە یا $10 لە گەشتیارێکی عەرەبی خوارو وەربگرین بەڵام ئایا ئەو گەشتیارە ئێرانیانە کە ئێمە سنوورمان جیا لەوان هیچ کاریگەریەکی هەیە بۆ داهاتی گشتی؟ دیارە لە ڕابردوو بۆ هەر گەشتیارێکی ئێرانی کاتە ڕووی دەکرێت هەرێمی کوردستان بڕی 25,000 دینار وەک ڕسوماتێک لیان وەردەگیرە داهاتە نێو داهاتی گشتیەوە دەچۆن ناو داهاتی گشتن نە گەشت و گوزار سوودمەند نەبوو گەشت و گوزار لەو داهاتە بە هیچ جۆرێک بەڵام هەر داهاتێک بۆ کۆی گشتی حکومەت بۆ کار و پرۆژەی خۆی بەکاری هێناوەتەوە بەڵام ئەوەی کە گرنگە کە لە ماوەی ڕابردوودا بەڕێکەوتنی حکومەتی ناوەند و حکومەتی ئێرانی کە ڕێکەوتن لەسەرکە ئەو ڕسوماتەش هەڵبژیرێت کە بڕی 25,000 دینارە بۆ ئاسانکاری هاتنی گەشتیارانی ئێرانی چکە بە حکومی کە ئەوان بەهای تمەنی ئێرانی دابەزینێکی بەرچاوی بۆ خۆی بینیەوە و گرفتی داراییان هەیە ئەوان ڕەنگە 25,000 دینارە بۆ ئەوان بڕەپارێکی زۆر گەورە بێت
بۆیە بەڕێکەوتنی حکومەتی هەرێم و ناوەن ئەو بڕەپارێژ هەڵگیراوە لە ئێستادا لە هیچ گەشتیارێکی ناوخۆی عێراق و دەرەوەی عێراقیش هیچ بڕەپارێک وەرناژیرێت. زۆر باشە کاگەرە مەگەر سێرێ بکەین بەشێک لەو وڵاتانی بۆ نمونەگەن نمونەی تورکیا بێنی لە وڵاتە نیشتمانە کاتێکە کەسێک لە هەرێمی کوردستانەوە دەڕوە دۆلار دەباتە ناو وڵاتەکەی خۆی لە ڕووی ئەرزەوە یا لە ڕووی ئەو پارەکەیەوە قازانجێک دەکات دۆلارەکە دەباتە ناوە بۆ زیاتر ئاڵگۆڕ دەکات لەگەڵ لیرەیە کەواتە دۆلار دەچێتە ناو وڵاتەوە بۆ قازانجە ئێمە لەو ڕووەوە قازانجێکمان دەسەکەوێت لێرە دیارە ڕەنگە لە ڕووی هێنانی عملەی سابی کە پێدەوترێت ئەو لەو داهاتە گەورەمان نەبێت و قازانجە گەورەمان نەبێت لە هاتنی گەشتیارەمان بە حکومەتی گەشتیارەکانمان هەم لۆکاڵین و هەم ئیقلیمی زۆر نزیکن لە خۆمانە کە ڕەنگە زۆری ناکە گەشتیاری ئێرانین ئەگەر لە گەشتیارانی عێراقی بەپەڕێنین کە بەهای تمەنەگی خوان هێندەوە قورس و گران نییە کە بێتە وڵاتی ئەمە بتوانین سوودمەندیشی گەورە بین لەو پارەی ئەوان نەخێر بەڵام ئێمە بیرمان لۆ کورتەوە کە بەدیلی ئەوە بدۆزینەوە کە لە ماوەی ڕابردوو کە بۆ هێوتەنگیژە سیاسیان و کە گەشتیارای ناوەڕاست و باشووری عێراقمان لێتوەرە بیرمان لۆ کورتەوە کە چۆن وا بکەین ئەگەر حاڵەتێکی تری لەم جۆرە ڕوویدا بەدیلیشی ئەوان بدۆزینەوە بیرمان لۆ کورتەوە کە لە ڕێگەی سازانی چەند دیدارێکەوە لە ماوەی ڕابردوو یەک لەوانە دیداری نێرگز بوو کە دەیان کۆمپانیا لە وڵاتە بیانەکانمان داوت کرده بوو لە وڵاتی هۆڵندا لە فەڕەنسا لە لوبنان لە میسر لە کۆمەڵک وڵاتی ناوچەکە و وڵاتانی ئەوروپیش کە بانگشتمان کردبوون بووی کە بتوانین سەرنجە ڕاکێشین بە هاتنیان بۆ هەرێمی کوردستان خۆشبەختانە هە لە دوای تەواوبوونی دیدارەکە چەندین گروپ لە وڵاتی سینەوە هاتن بۆ هەرێمی کوردستان و بە تایبەت بۆ شاری سلێمانی لە وڵاتی هۆڵندا و چەندین گروپات ئێمە سوودمەند دەبین لە هاتنی ئەو جۆرە گەشتیارانە ڕەنگە لە ڕووی داراییەکەوە سوودمەندێکی تا ڕادێک مامناوەند بین لە هاتنی ئەو گەشتیارانە کە لە ناوەڕاست و باشووری عێراق دێن بەڵام بمانێت و نەمانێت ئەوان ڕەنگە کەمتر پارە خەرجکەن بەڵام گەشتیارێکی بیانی 9 مانگ ئیشەکات 10 مانگ ئیشەکات بەڵام هەوڵەدا لە مای 2 مانگدا ئەوەی داهاتی پای کردووە بە مانگێک 2 مانگ هەمووی دابنێتەوە لە کەرتی گەشتیاریدا بەڵام ڕەنگە گەشتیارانی لۆکاڵیمان بۆ جۆرە نەبن بۆیە ناوچەیەکی گەشتیاری چیە و تا چەند شوێنە گەشتیاریەکانی ئێمە خاوەنی ئەو مەرجانن دیارە مەرجەکان زۆرن و جۆری مەرجەکانیش لە جۆرێکی گەشتگوزار بۆ جۆرێکی گەشتگوزار دەگۆڕێت ئێمە بە نمونە بهێنینەوە کە دەڵێن ڕەنگە ساڵانە ملیۆنان گەشتیار بنونە و ڕووکاتە وڵاتی دووبەی بچێتە شاری دووبەی وەنتیقەیە بگەڕێت و ببینێت بەڵام ڕەنگە ملیۆنان گەشتیاریش هەبێ بچێتە سەحراکان تەنها سەحراکانیان ببینێت خۆ سەحراکانی ئەوە نەدارێکی لێ نەفێنکاییشی لێ نەکانی و ئاوێکی لێ نە پرۆژێکی گەشتیاری بەس گەشتار حەزەکە شتێکی جیاواز ببینێت لەوەی کە سەردانی دەکات بۆیە ئێمەش چەندین جۆر ناوچەی گەشتیاریمانێ ناوچەی گەشتیاریمانێ ناوچەی سروشتین یعنی پێویستی بە هیچ شتێک نییە پێویست ناکات حکومەت ئیلا پرۆژێکی گەشتیاری گرنگ و گەورە لە ناوچێدا بەرهەم بهێنێت بە نمونە شاخی پیرەمەگورومان هەیە کە ساڵانە دەبینین زۆر کات چەندین گەشتیار و تەنانەت هاوڵاتیانی خۆشمان کە ژیر دەخۆن لەو شاخە و حەز دەکەن سەرکێشی بکەن بگە سەرکەن بۆ سەر و شاخەدا دواتر شێوازی دابەزینەوەیان نازانن بە نمونە حاڵەتانە بینیمانە تەلەڤیزۆن کە باز دەکرێت بۆیە زۆرێک لە گەشتیاری سەرکێشیمان هەیە حەزەکە بچێتە ناوچێکی دوورە دەست ئەسڵەن ئاودانیشی لێ نەبێت نەخوازە پرۆژێکی گەشتیاری لێبێت گەشتیارمانە حەزەکە بچێتە ناوچە چارەسەریەکان بچێتە ئاوەگەڕاوەکان بۆ تەندروستی خۆی بۆ ئەوەی کە سوودمەند بێت لەوەی کە نەخۆشیشی هەبێت لە ڕێگە و ئاوەگەڕاوەنەوە چارەسەری خۆی پێ بکات بۆیە جۆری گەشتیارەکانمان جیاوازن بەگشتی گەشتیارانی ئێمە بۆ سروش دێن بۆ بینینی سروشتێکی طبیعی ئەم هەرێمە دێن چکە ڕەنگە ئەو ناوچە سروشتانی ئێمە هەمانە لە ناوەڕاست و باشووری عێراق بە نمونە وجودی نەبێت یان ئەگەر هەش بێت لە ڕووی ئەمنی ئەوان ناتوانن وەک پێویست بچنە دەرەوەی شارەکانی خوان و بچنە ناوچە دوورە دەستەکان بمێنەوە بەڵام ئەو ئارامەی لە هەرێمی کوردستان هەیە بۆ تۆ هۆکارێک بۆ ڕاکێشانی سەرنجی گەشتیاران بیرمان نەچێت لە کاتی جەنگەکانی دیش بە داعش ڕۆژانە دەیان پێشمەرگە شەهید دەکرا لە وڵاتەدا لە سنوورەکان بەڵام بچووکترین تەقینۆکاری تۆریستی لە ناو شارەکان و ناوچە گەشتیارەکانمان ڕووی نەدا ئەمە بۆ تۆ هۆی جێگوی کە سەرنجی گەشتیارەکانی پارێزگای سلێمانی کامانن دیارەوە کە زۆرینی گەشتیاران کە سەردانی دەکەن بەگشتی بەپێی ئامارەکانی خۆمان زۆربەی کات سەردانی دوکان و دەربەندی خان و ئەحمەد ئاوا دەکەن بەگشتی بەڵام بەشێکیشان دابش دەبن گەشتیارمانێک کە ڕەنگە لە هیچ دام و دەستگایکی ئیعلامیش دەباز نەکرێت ساڵانە هەزاران گەشتیارمانە بۆ ناوچەی ئاینی دێن ئێمە چەندین مەزاری گرنگی پیاوچاکان و کەسانی کۆن بەڵێ ئەوانەمان هەیە کە بە نمونە لە پێنجۆن هەمانە لە ناو سنتەری شار ئەمە ئەحمەدی شێخەکەی شێکەلەوانی کە بەڵام هەر باز نەکرێت لە شوێنمان زۆرە بەڕاستی ساڵانە هەزاران گەشتە بەتەبەت ڕووی تێ دەکەن دێن بۆ سەردانی ئەو مەزارانە و بیرۆباڕ و عەقیدەیان وایە کە بە سەردانکردنی ئەو
پیاوچاکانە و ئەو ساڵحانەکە ڕەنگە خۆشبەختێک بێنە بۆوان چارەسەری نەخۆشیشیان بکات. زۆر باشە با مینستر شوێنی گەشتیارەکان و ڕێستۆرانت و مۆتێل و هۆتێلەکان لەو ڕۆ ئێمە تا چەندە ئامادەین لە پێشوازیکردنی ڕێژەی گەشتیاران کە تا دێت ڕێژەی گەشتیار زیاتر دەبێت. ئێمە لە ساڵی 2014 سیانزا لەو 1-2 ساڵەدا گرفتمان هەبوو لە کە ژمارێکی زۆری گەشتیار کاتە ڕووی تێدەکردین لەبەر نەبوونی جێگە گەشتیارانمان لەسەر شەقامەکان دەخەوتن لە پارکەکان دەخەوتن لە دایان جێگە دەمان بینین لە ناوچە گەشتیارەکان دەخەوتون دەمانەوە لەبەر بێجێگایی. بەڵام خۆشبەختانە ئێستا و گرفتەمان چارەسەر بووە لە سنووری پارێزگای سلێمانیدا لێک کادا ئەگەر ئێمە باسی سەرینی زیادەی خەوتن نەکەین لە هۆتێلەکان ناو ژوورەکان تەنها ستانداردی خۆی لێک بێنەوە جێگەی زیاتر لە 10,000 گەشتیارمانە لێ کاتدا کە بمێنێتەوە بخەوێت. بەڵام لە هەموو ژوورێکیشدا بە پێی سیستمی هەموو هۆتێلەوانی بەنمونە ئەگەر ژوورێک بە 2 نەفەر ئامادەکرابێت بە شێوازی ستاندەرد بەڵام دەتوانرێت بکرێتە 4 نەفەریش تێدا بخێنەرێت. بۆی لەم حاڵەتانەدا ژمارەی سەرینەکان لە ژوورەکان زیاد دەکرێت لێک کات دەتوانێت بڵێن تا 15,000 تا 20,000 گەشتیار لێک کاتە دەتوانێت تێدا بمێنەوە تێدا بخەون و لەم کاتە زۆرەی هاتنی گەشتیارانی ژەکە ڕێژێکی زۆر و بەرچاو گەشتیار ڕووی تێکردین گرفتی شوێنەکانی حەوانەوەمان نەبووە. ئێمە لە ساڵی 2008 نزیکەی تەنها 50 تا 60 پرۆژەی گەشتیاریمان هەبوو لە سنووری پارێزگای سلێمانی. بیرمان نەچێت ئێستا ڕۆژەکە بەرز بۆتەوە بۆ نزیکەی 970 پرۆژەی گەشتیاری کەواتە هەڵکشانی زۆربوونی ڕۆژەی هاتنی گەشتیاران هۆکار بۆ بکە پرۆژە گەشتیارەکانیشمان ڕوو لە زیاد بوونکەن و ڕەخساندنی هەلی کاری زیاترمان هەبوو بۆ بخەون پرۆژە گەشتیارەکان بۆی کە لە ماوەی ڕابردوو زەویمان پێداون و قەرزی گەشتیاریمان پێداون بۆ هیوای کە بتوانن ئەوانیش پرۆژەی گەشتیاری گرنگ لەم شارەدا بکەنەوە بەگشتی پرۆژە گەشتیارەکان ناو سنتەری شارەکانیشدا کۆبوونەوە چڕ بوونەتەوە. ئێمە ئەوەتە خوازین کەەوە بەرهێنەران و سەرمایه‌داریشمان بیر لەوە بکەن و کە لە دەروی سنتەری شارەکانیش پرۆژەی گەشتیاری بێنن. گرفتی گەشتیاری ئێمە کامەیە کامانن ئەو کێشە گرفتان کە بوونەتە لەمپەر لەوەی کە گەشتیارێکی زۆرتر ڕووکاتە هەرێمی کوردستان. گرفتی سەریشی ئەمە لەگەڵ ئەوەدایە کە هەتاو کۆسە گەشتیارانی بیانی بالەوازە گەشتیارانی ناوخۆی بهێنین چکە کاری ئێمە لەسەر گەشتیارانی ناوخۆی نێ بەکۆ لەسەر گەشتیارانی بیانی ئامانجی سەرێکی ئێمە ئەوەیە. ئێمە لە ماوەی ڕابردوو لە دەیان کەناڵی ئەوروپی و عەرەبی و ئەمریکی ڕێکلام و مارکتینمان بۆ هەرێمی کوردستان دەکرد. هانی گەشتیارامانەدا سەردانی هەرێمی کوردستان کەم بەڵام بەداخەوە هەتا ئێستاشی لەگەڵا بێت لە هەموو دەستگای ئەعلامی جیهانیەکان ناوترێت هەرێمی کوردستان دەوترێت باکووری عێراق کاتە ناوی عێراق دەێنرێت گەشتیاران وەک پێویست ناوێتن سەردانی ئەم ناوچێ بکەن. بەناوی عێراقی ژەبڕن بەسەر کوردستانە لەوەی کە پڕتوند و توێژی و تەقینەوەی وازان کوردستانیش وایە. ئەوان بۆ جۆرە دەبینن چکان ئەڵەن باکووری کوردستان باکووری عێراق بوو بن ناڵەن کوردستان بۆی ئەوان گرفتی سەریشی ئەوان لەوەدا تاوکەسەر نەمانتوانی و گەشتیاران هاوڵاتیان وڵاتانی ئەوروپی بیانی تێبگەینین کە نەخێر ئێمە بەشێکنین لە عێراق ئێمە هەرێمێکی سەر بەخۆین زمانمان جیاوازە کلتورمان جیاوازە جلوبەرگمان جیاوازە خواردنمان جیاوازە هەموو شتێکی ئێمە جیاوازە لەوان بەڵام هۆکاری سەریشیوە کە نەماتوانێت تەنانەت لە دەستگای ئەعلامیەکانیشدا کارێکی وا بکەین کە هەرێمی کوردستان جیا بکەینەوە لە عێراق بڵێن ئێمە هەرێمێکی جیاوازین لەوان. زۆر باشە کاگەرم ئەگەر بینەوە سەر خودی ناوەڕۆکی پرۆژەکان بۆ من هەندێک وەکو خۆ تاماژت پێکرد قەرزی بچووکتان یاوەتی یاخود قەرزی گەورە و خەریکی پرۆژەی گەشتیانی لە ناوەندی شارەکانە ئەوانەی کە لە شوێنە سەیرانگا و شوێنە گەشتیارە سروشتیەکانن کە باخێکە خاوڵاتیەک چۆن حکوومەت داوکاری کات کە بتوانێت خزمەتگوزارێکی زیاتر لە ناو شوێنە گەشتیارەکەی خۆی دادابین کە باخێشیە بۆی کە گەشتیارێکی زیاتر تێدا بمێنێتەوە بەشێک لەو شوێنە گەشتیاران ڕەنگە کە تۆزە جە و تاریکی کەشوەوە گەشتیار ناتوانێت یا بمێنێتەوە هیچ پرۆژێکی تایبەت هەیە بۆی کە خاوەن شوێنەکە بتوانێت تێدا پرۆژەیەک ئەنجام بدا کە گەشتیاری زیاتر ڕابکێشێ بۆ گەشتیاری زیاتر تێدا بمێنێتەوە. ئێمە دیارە هەمیشە لە هەموو دەستگا ڕاگەنەکان لە هەموو لێدوانەکان باسمان لەوە کردو هەر هاوڵەتی ئەگەر زەوی خۆشی بەدبنبوونە بێبی کاتە پرۆژێکی گەشتیاری ئێمە هاوکاری دەکەین تەنانەت ئەندازیارانی بۆ دابین دەکەین نەخشەی لە دانانی نەخشە و لە مەرجتان چییە بۆ ئەوە؟ هیچ مەرجێکی ئۆتۆ قورسمانی بۆ دانانی پرۆژێکی گەشتیاری ناوچێکی دوورە دەست تەنها ئەوە نەبێت کە پرۆژێک بێ بە معنای کەلیمە خزمەت بێ بە هەم خاوەن پرۆژەکە خۆی و هەم بە گەشتیاران و بوو سەیرانکەرانی خۆشمە کاتێ ڕوو دەکەنەوە ناوچە گەشتیارانە بەڵام گرفتی سەریشی ئێمە لە چیدایە بە حکمێکا کە هاتنی گەشتیارانمان بۆ سنووری هەرێمی کوردستان یاخود بۆ شاری سلێمانی وەرزیە واتە گەشتیارانی کە لە بەهاردا سەردانمان دەکەن لە مانگی حەوتدا ناتوانن سەردانمانکەن ئەگەر بۆنێکی ئاینی یاخود نیشتیمانیمان نەبێت بۆ حکمی گۆڕانی وەرزەکان کە ئێمە خاوەنی چوار وەرزی سەرەکی خۆمانی لە هەرێمی کوردستان گەشتیارانی ئێمە بە گشتی لە وەرزێکی تایبەتدا سەردانمان دەکەن ئەمە گرفتیەکەی ئێمە وای کردووە کە
و بەرهێنەران و سەرمایه‌دارانیش هەمیشە چاویان لەسەر ئەوە بێ پرۆژەیەک لە شوێنێکدا بکەنەوە کە بەردەوام گەشتیاری هەبێ بەردەوام داهاتی هەبێ ئەگەر لە ناوچەیەکی دوورە دەزا پرۆژێکی گەورەی گەشتیاری بکاتەوە بۆ خۆیان لەوە تێگەشتون کە ڕەنگە داهاتەکان لە وەرزێکدا بێ دواتری وەرزەکانی تر دەبێت پرۆژەکە دابخات وەرزەی کە زۆرترین گەشتیار ڕووەکات هەرێمی کوردستان ئێمە مەسەل بنمونە لە بلکیان ئەمە پرۆژێکی گەشتیاری مارێ لە ناوچەی پێنجوێن ساڵانێکە داوای ئەوە دەکەن کە یەکێک بێتە پێشەوە پرۆژەکەی پێ بدەین بە بڕەپارێکی زۆر ڕەمزی زۆر کەم خەڵک وەک پێویست نارێ پێشەوە لێ بۆچکە دەزانن هاتنی گەشتیاران وەرزیە و کاتێکی محەددە دەکات ڕۆژێکی زۆری گەشتیار ڕۆمان تێ دەکات باقاتی وەرزەکانی ساڵ سێ دەکەیت گەشتیار و تێناکە ناچارە لە زەرەردا دەبێت یاخۆ دەبێت پرۆژەکەی دابخە ئێمە زۆر کات گلیۆمە بەرەوڕوو دەکرێتەوە گەشت و گوزار دەڵێن لە کاتی بۆنەکاندا نرخ لە هۆتێلەکان بەرز دەبێتەوە تەنها لە هۆتێلەکان لە ڕێستۆرانت و لە کافتێرا و لە هەموو شوێنەکانیدا نرخ جێگیرە و گۆڕانی بەسەردانێت ئەمە شتێکی طبیعیەکە لە سەرانسەری دنیادا ئەوە لە کاتی هاتنی گەشتیاران و زۆربوونی گەشتیاران نرخ زیاد دەکات لە کاتی وەرزی ڕکودی گەشتیاران لە هۆتێلەکاندا ئاساییە یاخود دەبەیەکی ئاو جاری وایە لە سەیرانگایەکە 250 بەس دەچێتە 500 و دەچێتە هەزاریش ئەمە خاوەن پرۆژێکی گەشتیاری ئەوە ناکات من دڵنیا دەکەم پرۆژێکی گەشتیاری نییە شتێکی بۆ نمونە ئەمە شتێکە دوکانێکی بچووکە ئەمە دەکەێتە سەر ویژدانی و کەسە خۆی یعنی ئەمە ئەگەر ئەو گەشتیارەش نەبێ من نمونێکی بچووکتر لەوە بۆ بهێنەوە کە تۆ باسی پرۆژێکی گەشتیاری دەکەی من بۆ خۆم کە دوێنێ لە کۆنسەرتی هونەرمەندی گەورەی فارس ماینە سوهانی دابوومە لەناو شوێنی کۆنسەرتەکە هیچ جۆرە ئەو کافتریاک نەبوو تاکو خزمەت بە حاڵەتیان و گەشتیاران ئەو شوێنەکە لەبەر حاڵەتی ئەمنی ڕاگیرا بوو لە دەرەوەی شوێنی کۆنسەرتەکە کۆمەڵ خەڵکانێک بە عەرەبانێک و ئاوی بچووکەکان ئاوی جام بچووکەکان دانان دەفرۆش بە 500 دینار یەک دانە لەوە بە 500 دینار ئەمە ئیستیغلالکردنی خەڵکەوە بێویژدانی کەسەکە خۆی دەگرێتەوە ئەمە نە حکومە دەتوانێت لێ پرسیۆنی لەگەڵ دابکانە پرۆژێکە بڵێ دائەخەم نە پرۆژێکە بڵێ سزای مادی و یاسایی ئەگەر پرۆژەی گەشتیاری هەبێ و ئەم نرخە بەرچاوی تیا ببینرێ ئەمە بەوەشە بۆ ڕووناوی هەندێک شوێن هەیە بیبین بەڵام یانی لە فرۆشێ بە 3000 بەڵەوە شیشێکە با بە فرۆشە لە شوێنێک هەیە بە 1500 شوێنەکەش زۆر گەشتیاری بە 8000 دینار هەشتا شیشێکە با لە شوێنێک بە 1500 نارە لە شوێنی واژێ فرۆشێت بە 8000 دینار هەتا 10000 دینار هۆکارەکەی چییە؟ ئەچی دۆ شوێنێکە بە 1500 نارە ئەو گۆشتە ڕەنگە گۆشتێکی فرێژ نەبێت گۆشتێکی خۆماڵی نەبێت ڕەنگە گۆشتی بەسووی برازیلی بێت هەندی بێت هەتا ئەم وڵاتانی بەڵام قاپێگەن مەشامی تۆ لە بازار ڕایکڕی بە 500 لەوێ بە 1000 هەموو شتێک کوالیتی هەیە یعنی تۆ دەبێت ئاو ئێمەگەر ئێمە لە ڕووی سیاحەکە ڕەنگە هەنە شتێ دەبینی بەڵام ڕەنگە بە عامی خەڵک تەنها نرخەکە ببینێت بەڵام هەر هەمان دەبەی ئاوە هەمان لەزگەی پێوەیە هەمان ناونیشانە هی هەمان کارگەیە دروزەکرێت ئەمە سەرکە ئەمەی کە جەنابەت باسەکەی بنمونە لێ ئەمە کراوە بە یاسا لە هیچ ڕێستۆرانتێکی هەرێمی کوردستان یاخود کافتریەکانی سنووری پارێزگای سلێمانیدا ئاو لە 250 نار تا 500 نار نابێت زیاتر بفرۆشرێت بەڵام تۆ دەچیتە هۆتێلێکی 5 ئەستێرەوە کە کری کەمترین کارمەندیان کە ماگانە دەیداتە لە 1000 دلار ڕەنگە کەمتر نەبێت کە مانگانە ڕەنگە ملیۆنە دلار خەرجەکانی ئەو هۆتێلە بێت ناچارە بۆی کە نرخی ئاو نرخی خزمەت گوزارەکانی کەمێک بەرزتر کاتەوە چونکە ئەگەر ئەو بێت بە هەمان شێوی کافترێ یاخود هۆتێلێکی یەک ئەستێرە کە دەبێت ئەو بفرۆشێت بە 250 دینار شیشەکە بە 1500 نار و 2000 دینار بە بڕای تۆ ئەتوانێت داهاتەکانی خۆی بەدەست بێنێت گەشت و گوزار پلانی چێ بۆم بۆچی لەسەر حسابی منێک دەوەرەخە بدرێ بە شاگردەکانی ئەمە لەسەر حسابی هیچ گەشتیار و هاوڵاتیەک نییە ئێمە کردومانە بە مەرج دەڵێن دەچیتە هەچ پرۆژێکی گەشتیاری مەرجە نرخەکانی خۆی چاپکردبێ یاخود هەڵی واسی بێت تۆ پێش دەگەچیتە ڕێستۆرانتە نانە خۆی مینیۆکە دەبینی دەزانی نرخی شیشەکە بە بەچەنە تۆ ئارەزومەندی زۆر بە زۆر پێت دەرخواردت نایە ئەو شیشەکە بابە ئەو ئاوە ئەو برنج و شلێ دەتوانی بیتە دەرو بچیتە ئەو ڕێستۆرانتی کە خۆنەوە بەستە ئێمە بۆچی پلەبەندی ما کردو تۆ دەچیتە هەچ ڕێستۆرانت ئێمە باسی چێشخانە ناکەن چێشخانە جیاوازە لە ڕێستۆران چێشخانە سەر بە ئێمە نییە و شوێنە میلیەکان شوێنێکی میلی ناو دەبرێت و جیاوازە لە کارەکانی ئێمە کە دەڵێن ڕێستۆرانت جیاوازە ڕێستۆران ئەو شوێنەیە کە گەشت و گوزار مۆڵەتی پێداوە هەموو شوێنانەی کە ڕێستۆرانتن ئەستێرەی بوو هەڵواسرەوە مەرجە دەبێت ئەستێرە هەڵبواسێت تۆ تەنها بە بینینی ئەستێرەکە دەزانی ئەو شوێنە نرخەکەی مامداوەندە کەمە یاخود بەرزە یواتە کە دەسەر هوشیاری گەشتیارەکە خۆی یاخود هاوڵاتیەکە خۆی کە دەبینێ ڕێستۆرانتێک 5 ئەستێرەی پێوەیە کەواتە بزانە ئەم شوێنە نرخی گرانترێکە لە بەراورد بە شوێنێک کە یەک ئەستێرەیە دەبێت حاڵەتەکە بۆ خۆی ئاستی هوشیاری هەندە بەرز بێت کە نەچێتێن 5 ئەستێرەیەک و نان بخوات
ببڕە پارێکی کەمە دواتر تووشی مووقفێکی حراجیش بێت و تووشی هەستکە کە غەدری لەکراوە نەخێر پێشێکە خاوەن پرۆژەکە غەدری لەکەوە بۆ خۆی غەدری لە خۆی کورکە تەرکیزی نەکردەوە لەسەر ئەو شتە. طبعاً زۆرترین گەشتیار ڕوو دەکەنە شوێنە سروشتیەکان وەڵام تاماژەت پێکرد بۆرنە ئەحمەداوا و دوکان و ئەم شوێنانە لەو کاتەشا بازارێکی خۆم بازارە بە پێستێرەوەمانە کار ناکات سیر دەکەم شتانیان گران دەکەن ئەو چاودێریمانەیە لەو بازارەیە ئەو کە باسم کرد کەوتم ئەوە شوێنە میلیەکانمان هەیە و شوێنە گەشتیارەکانمان هەیە ئەوانە جەنابتان باسی دەکەن هەمووی دەچێتە شوێنە پلەبەندی شوێنە میلیەکان کە کاری پارێزگای سلێمانی و قایمقامەت و لیژنەکانی قایمقامەتە کە چاودێری ئەوانە بکەن وەک کاری سەرێکی ئێمە کاریمە تەنها لەگەڵ ئەو شوێنانەیە کە مۆڵەتی گەشت و گوزاریە کە ئەستێریەوەی کە ئەستێری نەبێت هەر شوێنێک ئەستێری نەبوو باڕوون بە لای بەڕێستان و لای هاوڵاتیانیش کاتۆ شوێنە سەر بە ئێمە نییە و بە شوێنێکی میلی ئەژمار دەکرێت و پەیوەستە بە لیژنەکانی قایمقامەت و پارێزگا. زۆر باشە ئێستا بۆ نمونە ئەحمەداوا شوێنێکی گەشتیاریە و ئەوەی کە لەوێ زیاتر سوود لە گەشتیاران دەبینی خەڵکی ناوچەکەن کە دوکان و بازار و باخێکی هەیە بەڵام هاوڵاتیەکی عربەت سەیسایق دەبێت چی بکا کە ئەم هەموو تۆمبیل لە بەجارەکەی ئەمە دێت و دەڕوا هیچ داهاتێکی ئەم گەشتیارە ناگەڕێتەوە بۆ مڵکی گشتیا بۆ داهاتی گشتی کە سبێنێ ڕێگەوبانەکەی وانیشی پێچاک بکە بەڵام تەنها قازانجی ئەم گەشتیارە دەگەڕێتەوە بۆ خەڵکی شوێنی نیشتە جێبوونی گەشتیارێکە خەڵکەکەی تر چۆ سوودمەند دەبن لەم گەشتیارانی کە لە ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن. ئەوە چەند بارەکە یەک لەوانە ئەوەی کە سەرمایه‌داران و دەوڵەمەندانی ئەو ناوچێ دەبێ خۆیان بیرۆکۆن کە لە شوێنەکەی خۆیاندا پرۆژێکی گەشتیاری کۆن ئێمەش حەزمانەکە لە عربەتدا بە نمونە کە خۆ جەنابەت هێناتۆ دە پرۆژە گەشتیاریمان هەبووە لەوێ بەڵام بۆچی نییە کە بۆ بەرهێنەران و سەرمایه‌دارانی ئەو منتیقەیە کە بە دڵنیاییەوە هەموو ناوچەیەک کەسانی هەژاری تێدا کەسانی دەوڵەمەندی تێدا خاوەن سەرمایی تێدا ئەوان بۆچی پرۆژێکی گەشتیاران لە ناوچێ نەکردەوە خۆگەریشێک بە پرۆژێکی تەقدیمی ئێمە کردبێت ئێمە نەک بارگرانی لەسەر دروستکەن ئاسانکاری تەواویشی بۆ دەکەین هاوکاری تەواویشی دەکەین بەڵام بیرمان نەچێت سەربارێکە پرۆژەی گەشتیاری لێ نییە بەڵام بۆ خۆمانەکە و خێزانێک گەشتانجارە سەردانی ئەحمەداوا زەڵم و کۆمەڵ شوێنی ترم کردبێت بە مەجبوری من لە عربەت ڕەنگە لا ما بێت خزمەتگوزاری سەرەتاکانی خۆم لێ بکڕم هەتەر قازانجێکیشی هەیە بۆ هەر قازانجی هەیە بووان بازی خانەکان کە لێکەنەوە سەر ڕێگە کابرا حسابی بازینی ئۆتۆمبیلەکەی خۆی نەکرد کە دەکات ئاستی عربەت مەجبورە بازین تێ بکات مەجبورە گۆشتی نەکڕێ بە لێ بیکڕێ پێداویستێکی بیر شۆن ناو شار و جموجوڵێکی بازرگانی باش هەیە دەتوانن لە خاڵکارانی ئێوە وەربگرن بزان ئایا گەشتیاران ڕۆژانە ڕاستە لێ نامێنەوە بەڵام بە حکمی سەر ڕێگە ئایا گەشتیاران ڕۆژانە لێ لا دەدەن بۆ کڕینی خزمەتگوزاریە سەرەتاکانی خۆیان یاخودنا. مەرجوو ڕێوشێنی ئێوە لەبارەی نەخۆشیە گوێزراوەکان بە تایبەت لە پێشەمویانەوە ئایدز و مادە هۆشبەرەکان و بە تایبەت تلیاک و چەک بۆ گەشتیار ئایامە چێتە چوارچەوەی کار و پلانی ئێوە مەبەستمەیە زۆر جار بەداخەوە ساڵانە لە ڕێی گەشتیارەکانەوە بەشێکی زۆر لە مادە هۆشبەرەکان دێتە هەرێمی کوردستانەوە دیارە وەکو کاری سەرکی ئێمە نیە بەداخەوە گەشت و گوزار وەکو بەڕێبەرەتێک کا لەگەڵ شتی نەرماکە یعنی بابەتی ڕق و تونوتیژی و کۆمەڵ لەم بابەتانە نیە کاری ئەمە تەنها کاری جوان کاریە کاری پێشوازیکردن لە گەشتیاران مارکتینە بۆ گەشت گوزار ئەمە کاری زیاتر دەستگا ئەمنیەکانە و بمانێت نەمانێت لە دنیاشدا هەرە بە نمونە جەنابەت باسی ئایدز دەکەیت ڕەنگە هەزاران گەشتیار ڕووکاتە وڵاتەکە نەخۆشی ئایدزی هەبێت بەڵام ئایدز بە چی هۆکارێک دەگوازرێتەوە بۆ هاوڵاتێکی تر بۆ ئەم وڵاتە هەمومان هۆکارەکەی دەزانین کەرێمەوە حاڵەتەمان نەبێت و هۆکارێک نەبین بۆ گواستنەوەی ئەو جۆرە نەخۆشیە کەواتە ئەگەر هەزاران گەشتیاریش ڕۆمانتیە بکەن تەسیراتی کێوتوو لەسەر ئێمە نابێت و لە هەموو دنیاشداوە هەر گەشتیار ڕوو دەکاتە هەج وڵاتێک بۆ خۆمان ڕەنگە سەردانی چەندان وڵاتمان کردبێت ئێوە هاوڵاتیان لە هیچ وڵاتێک لەگەڵ دابەزینات پشکنینی تەندروستی بۆ ناکرێ بزانن ئەم کەسە ئایدزی هەیە یاخود نیەتی گەشتیار مرۆڤێکی سربەخۆیە و هاتووەی کە کاتێکی خۆی بەسەر بێت ئەوەی کە دەمێنێتەوە وشاری هاوڵاتێکە خۆیەتی کە مامەڵێکی بە جۆرێک ناتەندروست و ناشەرعی نەکە لەگەڵ گەشتارێک دەکە نەزانێت چێە و چییە. زۆر باشە کاگەرم هیچ داتایەکی ئەم ساڵ هەیە لە ڕووی گەشت و گوزارەوە بە تایبەتی بۆ جەژنی پیرۆزی ڕەمەزان دیارە بەپێی ئامارە سەرەتایەکانی ئەمە کێشە ئاماری کۆتایی نیە بۆ بۆنی هاتنی جەژنی ڕەمەزانی پیرۆزەوە هاتنی گەشتارامان بەراورد بە ساڵی پێشخۆی ڕێژێکی تا ڕادێک هەمان ڕێژێ ساڵی پار و شتێک کەمێک زیاتری تۆمار کردووە ئێمە دەڕۆژ ئامار وەردەگرین لەو دە ڕۆژە ئێمە تاکو ئێستا تەنها 6 ڕۆژ ئاماریمان وەرگرتووە ئێشە 4 ڕۆژی ترمە بۆ وەرگرتنی ئامارەکان و بەکوی گشتی ساڵی پار لە جەژنی ڕەمەزان زیاتر لە 110,000 گەشتیار هاتوبوونە سنووری پارێزگای سلێمانی و ئەم ساڵ تەنها بۆ وەرگرتنی 6 ڕۆژ ئامار زیاتر لە 75,000 گەشتیاری تۆمار کردووە
و پێشبینێکی دەکەین بۆ 4 ڕۆژێ تریش کە ئەو ڕێژەی هاتنی گەشتیاران تۆمار بکەین ڕۆژێک بچێتەوە هەمان ئاستی ساڵی پات یاخود کەمێک زیاتر کەم نییە ئەم ڕێژەیە لە ئێستا بۆ سلێمانی ڕێژەکە ئێمە تۆمۆحی ئێمە زۆر زیاترەکە وەکو تۆمۆح بەڵام وەک هاتنی و ڕێژەش بڵێن 75,000 گەشتیار بێ بۆ ئەم شارە لە ماوەی تەنها 6 ڕۆژدا ڕێژێکی زۆر باشە و تۆ ببینە ئەگەر هەر گەشتیارێک تەنها $100 خەرجێکی بوو بکە بە دڵنیاییەوە زۆر زیاتر لەوە خەرجەکانی زۆر باشە لەکوێ ئەمارە وەردەگرن کاگەرم زۆر جار پرسیاری ڕەنگە هاوڵاتیانیش بازگەکانە لەکوێ بەڵێ ئێمە طبعاً زۆر کەس وا دەزانێت کە ئەگەر هاوڵاتێک لە شاری هەولێرۆ بێت بە گەشتیار ئەژمار دەکرێت نەخێر ئێمە چۆن ئەژماری ئەو گەشتیارانە دەکەین ئێمە بۆ وەرگرتنی داتا لە کۆی شوێنەکانی حەوانەوە لە هۆتێل و مۆتێل و گوندە گەشتیارەکان بۆ ئامارانەی بۆ داتانی کە لەلای ئەوان هەیە لە بازگەکان چکە هەر گەشتیارێکی بیانی کە داخل دەبێت ڕێگە پێدانی بۆ بکرێ و کارتی مانەوەی بۆ بکرێت بەپی ئەوانە یاخود لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی و ڕەنگە ئەوان بەشێکیان لەوەی کە لە فڕۆکەخانەوە دێت بەشێک کوردی هاوڵاتی ئەم شاری خۆشمان بەڵام بەپی یاسا مەجبوری بە گەشتیار ئەژمارێکی ئەوانش کێن ئەوانن کە بنمونە ساڵانێکی زۆر لە ئەوروپا دەژین لە وڵاتێکی وەک با بڵێن لە سویدا ژیاوە ئەو کەسە بۆتە هەڵگری پاسپۆرتی سوید کاتە دێتەوە بەپی یاسا ئەوە پاسپۆرتی سوید داخلی هەرێمی کوردستان دەبێت مەجبوری تۆکو یاسا بەپی یاسا بە گەشتیارێک ئەژماریکە ئێوەش تەنها لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی ئەو حاڵەتانەمان هەیە بەڵام بەکوی گشتی تەنها ئەوانە داخل دەکەین کە بە فعلی کە گەشتیارە دێتەنە ئەم شارەوە زۆر سپاس بۆ بەڕێز کاگەران شوێنی و تەبێژی گەشت و گوزاری سلێمانی سپاس بۆ بەڕێزانیارەکانت بینەرانی عزیز ناوەڕێکی کورد وەردەگرین و دێنەوە لاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنی لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین ئالین هێمای سەرکەوتن کارگەی ئاسمان کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیانبەخش وەک ریسایکلین بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا خاوێنی لە پێکهاتەدا سفرەی ئاسمان بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 1970 840 2000 شەربەتی سەنایس دڵخۆشین هەموو کات دڵخۆشیێکی بێکۆتایی لەگەڵ شەربەتی سەنایس لەگەڵ من و تۆ لە هەموو شوێن و جێگایەک تەنها سەنایس سەنایس هەمیشە بە تامێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزانتی بکە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاریە ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور
زەیتی ریزی کە لە کەپەکی برنج بەرهەم هاتووە هەڵدەستێت بە دابەزاندنی ڕێژەی کۆلیسترۆل و شاری خوێن ڕێگرە لە قەڵەوبوون ئۆمێگا 3 و ئۆمێگا 6 و ئەنتی ئۆکسیدی تێدایە بەسوودە بۆ پێست و ڕێگرە لە دەرکەوتنی نیشانەکانی پیربوون بەکاردێت بۆ چێژلێنان و سوورکردنەوە و دروستکردنی زەڵاتە ڕێکخراوی تەندروستی نێودەوڵەتی هانی خەڵک دەدات بۆ بەکارهێنانی زەیتی ریزی زەیتی ریزی هەمومان حەزمان لە برنجە برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ بازار جمەی دێت لە برنج بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە 100% سروشتیە برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوێتەوە بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت هاوڵاتیەکی دانیشتووی سێ سادەق ماوەی 36 ساڵە کاری خەیاتی دەکات. هاوکارم سۆی محەممەد ڤیتیەکی بۆ ئامادە کردوین لەسەرم هاوڵاتیە با پێکەوە بینەری بین. من نەبەزی حاجی ڕەشید و تاخازی من پێڵێن لە ساڵی 1970 خەیاتم ئەم ماوە ئیتر خۆی خەیاتی بۆ خۆی مهنەیەک و پیشەیەکە و پیشەکانی تر کە ئینسانەکان پێویستیان پێیانە ئێمە کەلوپەل ئەدورین کەلوپەلی کوردی کراس و جۆرەکانی کەلوپەل نێچیری و کەتافی و ئابە و شێوەی تر زیاتر نادرین پانتۆڵ و ئەمانە نادرین بۆنەکانیش دیارە خەیات تایە سەرقاڵ ئەبێ بە تایبەتی لە بۆنەکان مانگی ڕەمەزان و جەژنی قوربان و جەژنە نەتەوەییەکان کە گەنجان و خەڵکان پێویستیان بە کەلوپەل هەیە من خۆم بۆ خۆم سەعات حەوت ئێمە سەری سەعات 6 ئەچمەوە بۆ ماڵەوە خۆشەویستان لە سەرەتایە پێشمانگی پیرۆزی ڕەمەزان ڕێکخراوی هیوای کەمەندامان کەمپینێکی بۆ کۆکردنەوەی خەرجی و داهات و یارمەتی و هاوکاری بۆ بەشێک لەو کەمەندامە خۆشەویستانە ڕاگەیاند کە بەهۆی ئەو یاسایەوە کە دەبێت لە سەتا ئەوەندەی لەشی کەمەندان بێ موچەکانیان بڕابوو بە ئامادەی بەشێ لە چین و توێژەکان بە تایبەت مامۆستایانی ئاینی ئێمە ئەمڕۆ لێپرسراوی ڕێکخراوی هیوای کەمەندامان میوانی بەرنامەی پەیامی ڕۆژە بۆ قسەکردن لەسەر ئەنجامەکانی کەمپینەکە و بزانین چەندە لەو کەمپینەدا پارەکۆ کراوەتەوە و چۆنچۆنی سەرف کراوەتەوە بەکێ درراوە بەڕێز مامۆستا خۆشنەڕۆف لێپرسراوی ڕێکخراوی هیوای کەمەندامان زۆر بەخێر بێی سوپاس بۆ ئامادەبوونیت. بە شێوەیەکی گشتی ئەنجامی کەمپینەکە چۆنچۆنی بوو جەنابتان چیاڵێن لەبارەی ئەنجامەکەیەوە؟ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە دیارە ئێمە لە ڕێکخراوی هیوای کەمەندامانی کوردستان جەنابتان دەزانن کە لە سەرەتای مانگی ڕەمەزانی پیرۆزەوە هەڵساین بەڕاگەاندنی کەمپینێک بۆ ئەو کەمەندامانەی کە موچەکانیان بڕاوە کە ژمارەیان ئەوانەی کە مەشمولن بە گەڕانەوەی موچە دەگاتە 2500 کەس 2500 عائیلە لە ئێستاە
حەقی ئەوان هەیە کە موچەی کەمەندامی وەربگرن و بەڵام وەری ناگرن دیارە ئەمە خەم و هەمێشی گەورە بوو بۆ ئێمەی کەمەندامان بە تایبەتی ڕێکخراوی هیوای کەمەندامانی کوردستان کە هەر لە ساتە وەختی دروستبوونیەوە هەتاوەکو ئێستا ساتێک لە کەمەنداماندا نەبراوە و بەردەوام لە کار و چالاکیە بۆ بەدەستهێنان و بۆ وەرگرتنەوەی مافەکانی کەمەندامان دیارە ئێمە درکمان بەوە کرد کە ئەم کەمەندامانە بە دڵنیاییەوە لە بارودۆخێکی زۆر ناخۆشە ئاژین چونکە جانابتان ئەوە دەزانن ئەو کاتێک کە خەڵکی کوردستان هەموو لە بارودۆخێکی باشە ئەژیان پێش 2014 پێش دروستبوونی قەیرانی دارایی بەڵام ژیانی کەمەندام هەر ژیانێکی ناخۆش بوو چونکە ئەو بڕە هاوکاریکە لەلایەن حکوومەتەوە پێ ئەدرێ بڕەکەی ئەوەندە نییە کە تەنانەت کەسێکی زۆر سادە بە ژیانێکی زۆر سادە بتوانێت پێی بژی لە نەتیجەی ئەوە ئێمە بڕیارماندا بە ڕاگەاندنی کەمپینێک لە ژێر ناونیشانی گەڕانەوەی هیوا بۆ کەم ئەندامانی مافخورا و موچەبڕاو دیارە هاوکارانم لە ڕێکخراوی هیوای کەمەندامان بە شەو ڕۆژ خەریک بوون لە هەوڵدا بوون بۆ ئەوەی بتوانین بڕێک هاوکاری شتێکیان بۆ کۆبکەینەوانێ کە جێگای ئەوە بێ کە بتوانین هاوکاریەکی ئەوانی پێ بکەین بتوانین ڕەمەزانێکی باش و جەژنێکی باشی پێ دەستەبەر بکەن دیارە ئەمە دەستگاکانی ڕاگەاندن هاوکار بوون لەگەڵمانە کەسایەتیەکانی شار پشتگیریان کردین زۆرێک لە فراکسیۆنەکانی پەرلەمانتاران پشتگیریان کردین نەتیجەی کەمپینەکەی ئێمە بەڕاستی نەتیجەیەکی وا نەبوو کە لە ئاسی طموحی خۆمان نابێ چونکە بەڕاستی ئێمە توانیمان تەنها 200 عائیلە بە سەبەتەی خۆراک هاوکاری بکەین بەو کەمپینە چونکە بڕی ئەو پارەی کە بۆ ئێمە هاتەوانێ تقریبا 4 ملیۆن دینار بوو کە 4 ملیۆن دینار خۆتان نەزانن پارەیەکی وانیە کە تۆ بتوانی ئیشێکی زۆر گەورەی پێ بکەیت بە تایبەتی لە ئاستی ئەو هەمە قورسەی کەم ئەندامان نابین بەڵام بە خۆشحاڵیەوە ئێمە لە پاڵ کاری ئەم کەمپینەیە چەند کۆمپانیایەکیش چەند شەریکێکیش پێیان خۆش بوو خۆیان بە ڕاستە و خۆ هاوکاری ئەو کەمەندامانە بکەن ئەویان بۆ ئێمە زۆرتر جێگەی خۆشحاڵی بوو چونکە ئێمە وەکو ڕێکخراوی هیوای کەمەندامانی کوردستان بەردەوام هەوڵی ئەومان داوە و پێمان باش بووە کە هەر کەسێک شت ئەهێنێ و هەر جۆرە هاوکاریەک ئەکە کەسەکە خۆی لەوێ بێ یان نوێنەرێکی بنێرە بۆی سەرپەرشتیاری ئیشەکە بکە بۆ زیاتر شەفافیەتی ئیشەکە لەبەرەوە ئێمە وامان پێخۆش بووە لە ڕێکخراوی هیوای کەمەندامان پێمان خۆش نەبووە هیچ کەسێک هیچ شتێک باتە دەست ئێمە هەر کەسە و خۆی بە ویستی خۆی بیهێنێ چەند عایلەی پێویستە ئێمە بێ کۆ بکەینەوانێ زۆر باشە مامۆستا خۆشنەوە بۆچی 4 ملیۆن دینار ئێوە خۆتان جێگەی پرسیار نییە لەوەی کە ئایا هۆکارەکەی خراپی کەمپینەکەی ئەوە بوونەتان زانین چۆن ڕای بگەێن و چۆن بچن بەدەم خەڵکێکی خێرخوازەوە یاخۆت بەدەمەوە نەهاتنی بەڕاستی خێرخوازان بوو بۆ کەمپینەکە چکە 4 ملیۆن دینار ڕەنگە ڕێز زەکاتی یەکێک لە دەوڵەمەندەکان بۆ بگاتە 4 دەفتەر نەک 4 ملیۆن دینار وانە ئەمە سێ لایەنی هەیە ئەم بابەتە لایەنی یەکەمیان پەیوەستدارە بە ئێمەوە ئێمە وەکو ڕێکخراوی هیوای کەمەندامان ئەوانی کە لەوێ کارمان کردووە لەم بابەتەیە ڕەم بێ زۆر ئەزمونمان نەبوو بێت لە مەسەلەی کاری کەمپینە لەبەرەوەی یەکەم جارمان بۆ ئێمە کەمپینی وا ڕابگەێنین و یەکەم جاریشمان بۆ بەم شێوەیە بکەین لە عادەتەن لە وڵاتی ئێمە ژوهایە لەبەرەوەی وڵاتی ئێمە وڵاتێکی موئەسسەیی نییە تۆ کەس نادۆزیتەوانێ بچی پرسی پێ بکەی بڵێ یان موئەسسەیەک نییە بچی پرسی پێ بکەی بڵێ من ئەمە ئیشێکی وا بکەم ڕێنمایی چییە بۆ ئەم بابەتە و ئەم بابەتە لە وڵاتان لە شوێنان چۆن خەڵک ئەزمموی کردووە و سەرکەوتوو بووە تا تۆش بچیتەوە بە شوێن ئەزمموی ئەوە واتە لە وڵاتی ئێمە هەموو شتەکان خودکارین ئەگەر تۆ بتەوێ دامەزراوەیەک دابمەزرێنی ئەبێ خۆت کەسی یەکەم و ئەخیر بی هەموو ئەزمونەکە هی خۆت بێ خەڵک نییە کەم کەسن ئەوانەی کە پرسیان پێ بکەی و زۆر جار یعنی خەڵکی وڵاتی ئێمەش کەمتر هاوکاری یەکتریەکەن لەم بابەتەیە ئەمە بابەتی یەکەم بابەتی دووهام ئێمە لەبەرەوەی ڕاستەوخۆ هیچ حیزبێک باگراوەندی لەسەر ئێمە نییە ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی یعنی ئەتوانین بڵین هۆکارە سەرەکیەکەیە بۆ ئەوەی کە هەموو کۆمپانیاکان ئەمڕۆ لەلایەن لایەنێکەوە ئاڕاستە ئەکرێن بتەوێ و نەتەوێ ئەگەر لە زۆنی سەوزبی ئەبێ خۆت ئەزانی لە چۆ ئاڕاستە ئەکرێ ئەگەر لە زۆنی زەردبی هەمومان ئەزانین لە چۆ ئاڕاستە لە سەوزبی دەبێت سەوز بتکاو لە زەردبی دەبێت زەرد بێگومان ئەم بابەتەوەی کردووە کە حیزبە بچووکەکان ئەگەر پشتگیریشت بکەن ئەوە تەنها پشتگیریەکی معنەویە واتە لە ڕووی مادیەوە شتێکی وان لە دەست نایە ئەجینا کۆمپانیای وا هەیە بە یەک تەلەفۆن پارەیەکی زۆری سەرف کردووە بۆ ڕێکخراوێکی فڵانی بەڵام تۆ ئەچی بۆ لای ئەڵێ داوای لەبوردنەکەم هیچم نییە یعنی ئەلەو حاڵەتەیە تۆ زۆر جا تووشی بێهیوایی ئەبی بۆیە ئێمە ئەوەی کە کۆمان کردوێتەوانێ وەکو خۆمان زۆر دڵمان پێخۆشە
بۆچی لەبەرەوەی کە ئەوەی ئێمە کۆمان کردوێتەوە لەو خەڵکەمان کۆ کردوێتەوانێ کە ڕاوبۆچوونی وەکو خۆمانوا بووە لە بێلایەنیە زۆر باشە ماوەسا بۆچی کەمپینەکەتان نەبردنەوە مزگەوتەکان ئەمەش هۆکارێکی هەیە دوو هۆکاری هەیە هۆکارێکیان ئەوەیە کە بەڕاستی من ئەمە لێرەوە مزگەوت منەتی تیانە وڵاتی بە ڕغبەتی خۆی دەتوانێت زۆر تەواوکاریت بکە زۆر تەواو قسەی جەنابەت تەواوە ئەگەر بگەیتە مزگەوتەکان بەتەکید ئەم قسەی جەنابەت زۆر ڕاستە ئێمە بۆ بڵاوکردنەوەی بڵاوکراوەی کەمپینەکەمان کە بەیاننامەیەک بۆ دەرمان کردووە تایە بار و دۆخ و گوزەرانی کەمەندامانمان خستۆتە ڕوو بەڕاستی نەمانوێراوە بڵاوی بکەینەوەوانێ یعنی ڕاستەوخۆ لە ناو شارە بۆچی لەبەرەوەی ئەمە موافقەتی دەستگای ئاسایشی ئەوێ وەختێک من وەکو کەسێکی بێلایەن وەکو بەرپرسی ڕێکخراوێکی ناحکومی کە مۆڵەتی کارکردنم لە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان وەرگرتووە لە هەولێر ئەچم داوای مۆڵەت ئەەکەم لە دەستگای ئاسایشی سلێمانی بەداخەوە جوابم نایەتەوە و ئەمە ئێمە ئەزمونمان کرد مۆڵەتی دەویست بۆی کە بچنە ناو مزگەوتەکان بەڵێ بەڵێ مۆڵەتت پێ نادەن ئێمە پار داوامان کرد ئەو پار بارودۆخەکە لە ئێستاش قورستر بوو داوامان کرد ئەو کاتە ئێستا 2500 عائلە کێشەی هەیە ئەو کاتە هەموو ئەو کەمەندامانەی کە شیاوی ئەوەن موچە وەربگرن کێشیان هەبوو چونکە ئەو کاتە بڕی موچەی کەمەندامی بۆ کەسێکی موچە خۆر بوو بە 600,000 بۆ کەسێک کە هیچ موچەیەکی نییە بوو بە 90,000 واتە ئێستا ئەگەر 150,000 ئەو کاتە بارودۆخەکە لە ئێستا قورستر بووە بە چەند مانگ جارێکیش پێیان نەدرا چون داوامان کرد کە کەمپینێک ڕابگەێنین هەر ئاوا بۆ ڕەمەزان تأخیریان کردین هەتا ڕەمەزان تەواو بوو دوای ڕەمەزان وتیان وڵا مۆڵەتمان پێ نەداون کە کەمپینەکە بکەن یعنی بەڕاستی ئەو گاڵتە جاریەکی گەورەیە لە وڵاتی ئێمەیە یعنی من ئەو برایە کە ئەم تەلەفۆنی کردوانێ وتم تۆ بڵێیت و نەڵێ ئێمە هەرزانی ومانەکە مۆڵەتمان پێدان لەبەرەوەی تۆ دوای ڕەمەزان ئەم قسەیە بە من بڵێیتەوانێ ئەو هەروەکو گاڵتە جاریەکی لێدێ یعنی بەکاری ئاسایشی بەکاری ڕێکخراوەیی بەکاری هەموو شتێک یعنی ئەوە شتێکی زۆر ناخۆش بوو بەڕاستی زۆر سەیرە لە وڵاتی ئێمە ئەم جۆرە شتانە هەیە بۆیە من ئەمزانی کە بەتەشید مۆڵەتمان پێنادەن ئێمە ئەوەی کە کردومانە لەو حاڵەتانەی کە پێویستی کردووە مەسەلەن وەکو کاری میدیایی بەسپاسەوە هەموو دەستگاکانی ڕاگەیاندن ئەوەندەی لە توانایە نابوو بێ هاوکاریان کردووی خۆشناو چۆنی ئەم پارێتان دابش کردیان بوومە بە پێشەوەی پارە بوو یاکردانە خۆراک و شتان داوەشتان بەسەر ئێمە وەکو ئاماژەم پێکرد لە پێشە بڕی پارەکە 4 ملیۆن دینار بووە 4 ملیۆن دینار هەچیمان کرد ئەگەر بێت و بە پارە دابشمان کردایە خۆ تۆلانی کەم ئەبێ کەسێک 50,000 بدەیتێ ئەگەر هەر بەسیترین هاوکاری بکەیت تۆ خێزانێک ئەگەر 100 خێزان بێنی 5 ملیۆن دینارەکە کەواتە ئێمە نەمانەتوانی بەمە هیچ بکەین ژمارە ئەو خێزانانەشکەلای ئێمە ناویان نووسی بوو کە بەڕاستی خەڵکی وەهایتیا بووە هاتووە گریاوە خەڵکی وەهایتیا بووە زۆر بارودۆخی ناخۆشی هەبوو جەنابەت پێشتریش فەرمووت کە کرێت تەکسی پێ نەبووە بێ ناوی خۆی بنووسێ لە کەمپینەکە بە دڵنیاییەوە چەندین حاڵەتی وامان هەبووە کە ئێمە خۆمان کرێتەکسیمان بۆ سەرف کردووە بەس بەوەی لە فۆرمەکەی دڵنیا بین کە بزانین فعلەن کەسێکی کەمەندامە بەس لەبەر خاتری ئەوە خۆمان کرێتەکسیمان بۆ سەرف کردووە ئێمە ئەوەی کە ناویان تۆمار کرد تقریبا گەیشتە سەروی 250 بۆ 300 کەس 300 عائلە کاڵین 300 کەس یعنی مەبەستمانە 300 ڕیس عائلە چونکە ئێمە ئەم شتێک کە کردومانە تەنها بۆ ڕیس عائلەمان کردووە واتە ئەبێ کەسێک سەحەبی خاو خێزان بوو بێ سەحەبی منداڵ بوو بێ ئیتر هەیە 6 منداڵی هەبووە هەیە 8 هەبووە هەیە 5 هەبووە بەو شێوەیە ئێمە هینمان کردووە چونکە هەموو کەسێک لای ئێمە پێش ئەوەی هەر ئەو هاوکاری وەربگرێ فۆرمێکی بۆ پڕکراوەتەوانێ وەکو داتایەک بۆی ئێمە بزانین ئەم کەسە ئایلەی چییە ڕێژەی کەمەندامیەکەی چەنەیە ئایا مەشمولە بۆی جاری چرموچەکەی بۆ بگەڕێتەوە یان نا ئەمە بەم شێوازە ئەمەمان کردووە بۆچی ئێمە توانیمان 250 یان 300 خێزان لای خۆمان ناو نووس بکەین ئێمە ئەمان توانی لە ڕێی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بەڕێبەراتی گشتی چاودێری گەشە پێدانی سلێمانی بەڕێز مامۆستا عومەر گۆڵپی کە بەڕاستی جێگەی خۆشحاڵیە بۆ ئێمە کە هەم خۆی هاوسەردانی کەمپینەکەی کردین هەم بە دوو لایەنیش هاوکاری کەمپینەکەی کردین یەکێکیان بەدابینکردنی بڕێکی باش گۆشت
کە بەڕاستی ئەویان جێگای زۆر زۆر جێگەی خۆشحاڵی بوو هەموو ئەندامانی ڕێکخراوەکەمان و بەشێکی زۆر باشیش بوو و هەم خۆشی ڕاستەوخۆ شخصی خۆشی هاوکاری کردین لە ڕووی مادیەوە بۆ کەمپینەکە کە ئەوە جێگای گەورە بوو جێگایکی زۆر باش بوو بۆ ئێمە و بێجگەلەوەش هەموو پشگیرێکی معنەوی خۆشی وەکو دەستگای گشتی گەشە پێدانی سلێمانی و وەکو خودی شخصی خۆشی هاوکاری پشتیوانی کردین بۆ ئەم ئیش و کارەمانکەوە ڕاگەاندنی کەمپینەکە و بەڵێنی ئەوەشی پێدان کە ئەو ناوی هەر 2500 کەسەکەمان ئاياتێ لە حاڵەتێکا کە ئێمە بتوانین پەیوەندیان پێ بکەین ئەگەر بێت و بڕی کەمپینەکە زۆر بێ بەڵام بەداخەوە بڕی کەمپینەکە نەگەشتە ئەوەی کە ئێمە بتوانین ئەو کارە گەورەیە بکەین ئیتر ئەوە بێ متمانەی کۆمپانیاکان بوو بەکاری ئێمە یاخود بێ متمانەی خەڵکی بوو یان ئێمە ئەزموندار نەبووین لەو بابەتەیە مهم ئەوەیە بە هەر جۆرێک بێ ئێمە یەکەم ئەزمونمان بۆ لەو بابەتەیە گرنگ بۆ ئێمە ئەوەیە کە ئێمە توانیومانە بە کەمەندامان بڵین ئێمە هەمیشە لەگەڵتانین ئێمە هەمیشە هاوکارتانین ئێمە هەمیشە جێتان ناهێڵین لەسەر ڕێیە و تاوەکو کاری کەم ئەندامی تاوەکو داواکاریەکانی کەمەندامی نەگەینێت دوا مەوسڵ بە دڵنیایی و ئێمە لەگەڵتانە بین خاڵێک مابوو ئاماژەی پێ ساڕێ ببوورە ماوەسا خۆشنەوە دۆخی کەمەندامان خراپ بوو لەم جۆژنەی ئەوانەی کە بە تایبەتی ناویان نووسی بوو بە دڵنیاییەوە هەموو هاوکاران مەزانن ئەو ڕۆژەی کە هاوکاریەکەمان دابش کرد یەکێک لەو کەسانەی کە لە ئەخیرە هاتبوو هیچی بەر نەکەوت بوو 12 کەس بوون یەکێکیان دەیان جار خۆی کردووە بە قوربانی پێڵاوی ئەو کەسەی کە ئەم هاوکاریە تەوزیعەکە بۆی بڕە هاوکاریەکی باتێ دەیان جار سوێنی خواردووە کە هیچ شتێکی نییە لە ماڵەوە کە ئەو هاوکاری ئێمە تەوزیعمان کردووە بەسەر ئەوانە بۆ هەر کەسێک بە بڕی 18,000 دیناری چاپی برێمەر بووە کە پارەیەکی زۆر زۆر کەمە یعنی بەڕاستی من هەتا ئەو پێشم وت وەکو سەرپەرشتیار کە من خۆم لە تەوزیعاتان نەبووم لەبەرەوەی من سەرپەرشتیاری گشتی بابەتەکە بووم بە حکومی لێپرسراوەتیەکەم پێم وتووە کە تۆ پێویست ناکە ئاوە خۆ بچوو بکەیتەوانێ بۆ شتێکی ئاوە بەڵام نەداری و نەبوونی زۆر شت بە ئینسانەکە کە ئینسان لە ئاستی خۆیانیە ینی لە توانای خۆیانە مەجبورە بیکە لەبەرەوە ئەم حاڵەتانەمان هەبووە ئێمە زۆر حاڵەتی وامان هەبووە بارودۆخی کەمەندامان لە ڕەمەزانە خراپ بوو ئێستا خراپترە و بەپێی ئەو زانیاریانش کە بە ئێمە گەشتووە هەتا 4 مانگی تریش ئەمانە موچە وەرناگرن چونکە تا مانگی حوت ئەنجا قایمە و ئەوان بۆ ڕێک ئەکرێتەوە تا ڕەزامەندی وەزارەتی داراییان بۆ دەرەبڵێت بە دڵنیاییەوە زیاتر ئەو زۆر سپاس بۆ بەڕێز خۆشناوڕۆف لێ پرسراوی ڕێکخراوی هیوای کەمەندامان بە هیوای سەرکەوتن و گەڕانەوەی موچە بۆ موچە بڕاوانەژ ئینشاءڵڵا زۆر سپاس بۆ ئامادەبوون خۆشەویستانم بڕگەی کابانی ماڵ کە بڕگەیەکە خات و فەزیلە جەماعەت پێشکەشتانەکە پێکەوە بینەری دەبین و پاشتر دەینەوە لاتەن بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاو بەڕێزان خوای گەورە تاعەت و عیبادەتی ئەم مانگە پیرۆزەی ڕەمەزانە لە هەموو لە یەکمان قوبوو بکات من فەزیلە جەمالم لە شارەزار لە بواری خواردن و چێشت لێنانە لە بڕگەیەکی کەی بەرنامەی کابانە بە دیداریەوەی بەڕێز و خۆشەویست شادەمەوە بەرنامەکە ئێمە بە سپۆنسەری کۆمپانیای دۆلفینسیە کە خاوەنی بەرهەمەکان وەکو نۆک و ساوەر و بەهارات و ئاوی لیمۆ و خوێ و چەند بەرهەمێکی کەیە ئێستا من بابەتێکتان بۆ ئامادە ئەەکەم ساوەر لێ ئێنم بەڵام بە شێوازە تەقلیدەکەی خۆمانە تۆزە گۆڕانکاری تیاکەن و دیکۆرێکی تازەی پێ ئەبەخشین هیوادارم بە دڵتان بێ هاوڕێ بن لەگەڵ ئێستا ساوەرەکەمان لێ ئەنێ بەڵام یەکسەر ڕاستەخۆ من ساوەر لێ نانێم پێشەکی شلەیەکی ئەوێ بۆی ئامادەکەم سەرەتا مەنجەڵەکەمان ئەخینە سەر تەباخ و ئەوەی تاوگەرم بێت پێویستیمان بە ڕۆن ئەبێت زیاتر چێشت بە ڕۆنی خەستام و چێژی خۆشە وەک لەوەی کە بە زەیت لینی زیاتر زێت بۆشتی سوورکردنەوە من بەکارێنم لێرە ئەم ڕۆنە بەکارێنین ڕۆنێکی زەرد و بۆن خۆشیشە ڕۆنی دۆلفینسی کەوچکێکی چێش دەکەمە ناو مەنجەڵەکەەوە و قەرچێنمەوە
لە کاتی لێنانی هەر جۆرە گۆشتێکا بێ گۆشتی سوور بێ یاخۆ سوی بێت کە ڕۆنەکەمان تاوێ بێ ڕۆنەکە تاو گەرم بێ بۆی گۆشتەکە بۆنسار نەیات و چوەگە ڕۆنەکە گەرم نەوێ گۆشتەکە بە مەنجەڵەکەیە ئەچزیێت ئەبێ ڕۆنەکە بە تەواوی سوور بێتەوە ئەنجا گۆشتەکە هەردوو دیوەکەی بە جوانی سوورکەینەوە تا هەڵی کزێنین ئەنجا ئێمە کەرەستەیکەی بۆ زیاد بکەین. ڕۆنەکەمان وا گەرم بوو. ئێستا پارچەکان مریشکم لێریا بەکارهێنا و توانی گۆشتی سووریش بەکاربیێنی بەس من مریشکم پێ جوانتر بوو. ئەیخێنە ناو تاوەکەەوە بە باری پێستەکەیە چونکە کە پێستەکەی سوور بوویەوە ئەنجا هەز بە کام و چێژی گۆشتی مریشکەکەی لە ناو چێشتەوە. هەلە ناکەین لە کاتی سوورکردنەوەی گۆشتابێ بە تەواوەتی لایەکی جوان سوور بێتەوە پاشان هەڵی گەرمەوە. من هیچ بەهارات و داودەرمانێکیشی بۆ زیان ناکەم هەتا بە تەواوی هەردوو دیوەکەی سوورە بێت چکە بەهاراتەکان لەو کاتەیە ئەسووتیان. پێویستیمان بە گێزەر ئەبێت. گێزەرەکە ورد ناکەم تەنها هەردوو سەرەکەی لێ ئەەکەمەوە. پێستەکەشی لێ ناکەم چکە توێکڵێکی زۆر ناسکی هەیە ڤیتامین سیتایە سلیلۆزیتایە کە یارمەتی جوانکاری و بەهێزی پێست و ددانەکانمان ئەیە لەبەرەوە هەرگیز من توێکڵی هەنێ جۆر سەوزە لێ ناکەم وەکو گێزەر. هەوڵەیەم بەقەدەر یەکی 5 گێزەرمان پێویستە بێ لەگەڵ کۆمەڵێک لە کولەکە. لە بەکارهێنانی کولەکەم نەروتم پێقڵەکەی لێ ناکەم لەبەر ناسکە تەنها بۆ جوانکاری بەم شێوازە تۆزە ئیکڕێنم بۆی گرنج دەرچێ بەم جۆرە دەمانە ئیکڕێنم تەنها وەکو نەخشێک لە ناویا دەرچێت. پێویستیمانە بەوایە کە کولەکە و گێزەرەکان ناسک بن چکە ئێمە نانانوێ قاشیکەین و وردیکەین. هەردوو سەرەکەی لێ ئەەکەمەوە بۆی ئامادە بێ خێنە ناو گۆشتەکەمان. بەم شێوەی ئەبێ مریشکەکە بە تەواوی لایەکی جوان سوور بێتەوە بە تایبەتی بەلای پێستەکە پاشان هەڵێگەڕەوە. سوورکردنێکی تەواویش ناکە پێستەکەی بسووتێت. ئەمەم شێوازە باش. تا گۆشتەکەمان سوور ئەبێتەوە من ژێرەوە کولەکەکانی بۆ حازرەکەم. ئەتوانی پەتاتەش بەکاربێنیت. من خۆم حەزم لە بەکارهێنانی پەتاتیانەیە لەم جۆرە خواردنە. بە ئێمە هەوڵ بێن ئەو چێشتانەی کە دایم ئامادەیانەکەین هەنێ گۆڕانکاری تیا بکرێت بە تایبەتی مناڵان حەزیان لە خواردنی ساوەر نییە. ئێمە بار هەوڵ نێنام و جارێ ساوەرێکی سووریان سپی لێنێن مناڵ تااقەتی خواردنی نابێ. ئەگەر گۆڕانکارێکی تیا بکەیت زیاتر حەزی لێ. چوار کولەکە بەکارهێنم لەگەڵ 4-5 گێزەرە تا گۆشتەکە بە تەواوەتی سوور نەبێتەوە نە پیازی وەزیاکەم نە بەهاراتیش. ئەمە کولەکەکانیشم ئامادە بوو. گۆشتەکە ماوە خەریکە ئامادە ئەبێت پێویستیم بە پیازێک ئەبێت بەم شێوازە. پیازەکە زۆر ورد ناکەم تەنها بە ئەڵقەی گەورە گەورە ئەیچنم بۆی زۆر ئاو نەیاتەوە. وەکو تاسکەبابی چۆن بە ئەڵقەی گەورە ئەیچنی بەم شێوەیە. پیازەکەم بە 3 ئەڵقەوە تەنها مەبەستمان لە تام و چێشەکەیەتی
پاشان پێویستیمان بە بیبەر ئەبێ. بۆچی بیبەر بەکارێنین؟ هەمیشە لە کاتی بەکارهێنانی مریشکە من عادەت مەکە بیبەر بەکارێنم، چونکە مریشک دائیمان بۆن ساردێکی لێوەیەت، بۆی ئەو بۆن ساردەی نەمینە دوو هوەری هەیە لە بەکارهێنانی مریشکە. یەکێکیان بیبەری بۆ بەکارێنین، یەکێکیان ئاوی لیمۆ یاخود قاهشی لیمۆ. ئەوانیش ور ناکەم، تەنها مەبەستمە بۆن ساردی مریشکەکەم نەمێنێت. بیبەرێکی سووریش بەکارهێنین بەم شێوازە. لەمان بەسە پێویستیمان بە تەماتەیەک ئەبێت. ئەجا ئێستا کە تەواو مریشکەکە هەڵکزا سەڵتەواتەکەم بۆ زیاتر ئەجا خوێ بۆ بەکارێنم. خوێ پێویستیم بە کەوچیەکی چێش لە خوێ ئەبێت. زۆر خوێ بەکار نایەنم، چونکە شلە هەر کاتێک پێویستی بۆ ئەتوانی خوێ بۆ بەکارێنم، بەڵام کە سوێر بکار لە کاترازا ناتوانانی بەکاری بێنی. پاشان پێویستم بە هێل ئەبێت. هێلیش بۆنی مریشکەکە بۆن ساردەکەی نیانم، بەڵام نیکەم بە دووکەتەوە بۆی تۆوەکەی نیەکەدە، چکە تۆوەکەی تامی تیژە ئەشکەوێتە بەردان مناڵان پێی ئیزعاجە بن. و بیبەری تون هاوڕێی شلە ئەبێ هەمیشە من لە خواردنەکانمان بیبەری تون بەکارهێنم. پاشان پێویستیم بەکاری ئەبێت. بۆچی من ئێستا ئەم بەهاراتانی تێکەڵەکەم؟ هەنێ بەهارات بە تایبەتی کاری لەگەڵ زیرە ئەبێ سوور کرێتەوە، کە سوور کرێتەوە ئەنجا هەست بە بۆن و بەرانی ئەەکەی. ئەگینا کە سوور نەکرێتەوە تامی خۆشنە. زەنجەفیڵش بەکار ئەهێنم. ئەمانە هەم لەلایەنی تەندروستی و سوودی لێ ئەبینین، هەم بۆن و بەرانی چێشتەکەمان بۆ خۆشە. ئێستا ئەم شتانێ من هەمووی ئامادەیە، تەنها پێویستیم بە ئەوە ئەبێ کەوچکێکی لێبین تەواو سوور بۆتەوە. لەم شلەی ئێمەیە من نۆکیش بەکارهێنم، بەڵام پێشووتر نۆکەکەم زەرد کردووە. ئەوە نەژ ناکە بڵێ لە ژێر دەستاوز بێ، تەنها ئەوەنە لە باری زەردیە، یعنی نەک بکڵێت و نەکڵێت لەو بینەیە پێویستم بە نۆک ئەبێت، چکە نۆکەکە ڕقا. ئەمانیش ناسکن پێویستی بە ئەوە هەیە پێشتر زەرد بیکەم. تقریبەن یەک کوب لە نۆکی قوڵاو زیاتر نابەکارێنم. ئەنجا پولەکەکان بە ساغی، گێزەرەکانیش بە ساغی دائەنێم. بێلۆ بیبەرە چوونە هاڕاوە بیبەرێکی سەوزیش دائەنێم و پێویستی بە بڕێک ئاو ئەبێت. ئەوەنە ئاو بەکارێنم کە شلەیەکی خەستی لێ دەچێت. ئەمەوە پوشلەکانی کەنی ئێمە بمانێت ئاوەکەی بە ساوەرەوە ببن. تەنها مەبەستمان ئەوەیە کە شتەکان بکڵێن. تەبان گێزەر پێویستی بە ئاو هەیە، مریشکەکەش پێویستی پێ لەگەڵ نۆکەکانە. ئەمانە هەمووی دائەنێم بۆی بکڵێت. پێویستیشم بە کەمێک لە دۆشاو ئەبێت. لێرەشا دووبارەیەمە دۆشاوی دۆلفینسی بەکارێنین کە ڕەنگێکی ئاڵگوجوانی هەیە. کەوچکێکی چێشتمان ئەوێت لە دۆشا، بەڵام کەوچکێکی پڕی تەواو، یعنی نامانەوێت شلەکە تەواو سوور بێت، ناشمانەوێت زۆر زەر بێت، بۆی کاری زۆریشم بەکارهێنا و دۆشاوی زۆریشنا. هەر ئەوەنە شلەکە ڕەنگێکی مەیلۆ پرتەقاڵی وەرگێ بەس. ئێستا ئەم شلە ئێمە پێویستی بەلایانی کەم نیو سعات بۆ چل دەقیقە کوڵان ئەبێت. سەری ئەنێنەوە کە ئەم کوڵە لە ئەخیریشە ساوەرەکەی بۆ بێت. ئێستا ساوەرەکە مالی ئەنێ من شلەکەیم حازر کرد کە پولەکە و گێزر و نۆک و مریشکەکە بوو ئەوانم خستوەتە سەر بوو خۆی بکڵێت تا ئەوی شەکڵی ئێسەمی ساوەرەکەم لێ ئەنێم. پێویستیم بە ڕۆن ئەبێت، ڕۆنی خەست بەکارێنم. تام و بۆن و بەرامی ڕۆنی خەست زۆر خۆشترە وەک لە زەیت، بە تایبەتی بۆ ساوەر، بۆ برنجی خەڕ، ئەمانە زیاتر ڕۆنی بۆ بەکاربێنین. من بۆ 3 کوب برنج 2 کەوچکی چێشت لە ڕۆن بەکارێن، چکە ڕۆنی خەست زۆر دەرناکەوێت لە ناو شلەیە، لە ناو ساوەرە، بە تایبەتی ساوەر تۆزێت چەوریش بێ بەتامە تا ڕۆنەکەمان ئەقەچێتەوە. میژەم پیازەی بۆ ورد ئەکەم.
هەوڵ بین پیازەکە زۆر نەسووتێ لە ناوڕۆنەکەیە لەبەرەوەی نەیاڵم زۆر ڕۆنەکە بە قرچێتەوە پیازەکەی بۆ بەکارێنم چکە مەبەستمە شعریەش بەکاربێنم شعریە کاتێکی زیاتری ئەوێ پیازش ناسکە لەبەرەوەی احتیاتی ئەوەکەم لێرەیە پیازەکەی بۆ وردکەم پێشووتر پێش ئەوەی ڕۆنەکە بە قرچێتەوە ئەم ساوەرەی ئێمە ساوەری سوورنێ دووشاو بەکار نایەن بەڵام هەنێ بەهارات بەکارێنم وتمان ساوەری ئێمە جیاوازە وەک لە ساوەرە قەیمیەکانی خۆمان کە بەس بە دۆشاوری ئەنیان سپێتی بە سادلی ئەنین بیاڵێن ساوەری سپێ ئەوە باشە سەلکی پیازەکەی تێنەکەین وریابین تا ئەمە توایەوە ڕۆنەکەمان ئێستا من شعریەی بۆ بەکارێنم تقریبا نیو کوب لە شعریە لەگەڵ ڕۆنەکەیە بە تەواوی ئەبێ شعریەکە لە ناو ڕۆنەکەیە سوور بێت و ڕەنگی مەیلە و قاوەیەکی کاڵی لێبێ زۆریش نابسووتێ تامی چێشتەکەمان تێکوە چکە هەتا شعریەکە زۆر سوور بێتەوە کاتی ئەوێ پیازەکە ناسکە ڕەنگەکەی تێکەچێت و ئەسووتێ ئاگاداری ئەوە ئەبین چاوەڕێی سوورکردنەوەی شعریەکە پێویستم بە هەنێک دەرمان ئەبێت زەردەچەوەم زۆر حەزلێتی لە کاتی بەکارهێنانی ساوەری سپیا بۆی تاو سپی نەبێ مەیلە و زەرد ئەجا دارچینی لەگەڵ ساوەری سپیا زۆر بەتامە تاقیکەنەوە بیبەری تۆنیش بەحاڵ زۆر نانی کەمێکی بۆ بەکارێنن چکە کەمێک تامی مزری با خۆشترە ئەوەنەش ناساوەرەکەتانتون بێ مناڵەکانی خۆن ئێمە بۆی ئەم گۆڕانکاریان لە ناو ساوەراکەین زیاتر مناڵان ڕقیان لە ساوەر بۆی بیخۆن هەوڵ بەتونی نەکەی دارچینیش نابڕادەیەک کە تامی محەلەبی بە تقریبا نیو کەوچکە چا لە دارچینی بوو سەرکەوچکە چایەک بیبەریتون بوو بەڵام زەردەچەوە تقریبا یەک کەوچکی چای تەواو بەکارێنم کە ئەم بەهاراتانە ئەم جۆرە بەهاراتانی کە من وتم لە دارچین لە زەردەچەوە لە بیبەریتون ئەمانە پێویستەکە لەگەڵ ڕۆنە سوور بکرێنەوە چکە ئێمە بەهارات چەند جۆرێکمان هەیە بەهاراتمان هەیە پێویستەکە لەگەڵ ڕۆنەکە سوور بێتەوە وی تام و بۆن و بەرانی چێشتەکەمان خۆشکەعنی ئێستا من خۆمە حەز بە بۆنی داودەرمانەکان ئەەکەم بەهاراتەکان بە ئاشکرا هەز بە بۆنی یەکەم ئەم بەهاراتانە پێویستیان بە سوورکردنەوەیە بە تایبەتی زەردەچەوە لەگەڵ کاریە ئەمانە کە سوور ئەبنەوە زیاتر ڕەنگی چێشتەکەمان جوانەکەن وەک لەوەی کە چێشتەکە ئاوەکەی تێکەیت ئەنجاو دەرمانانی تێکەیت وەڵام هەنێک جۆر سەوزەواتی وشکەمەنیوەکە و شویت و دەرمانە سەوزێکی کە بەکارمێنە ئەمانە پێویستەکە لە کاتێکە کە ئاوەکەت کردە ناوشلەکەوە یەکسەر بەیەکەوە لەگەڵ ئاوەکە تێکەڵی کرد ئێستا بە تەواوی وە خەریکە ڕەنگی پیازەکەمان زەرد بووە نایڵم زۆر سوور بێتەوە شعریەکەش ناسکە ئێستا لەگەڵ پیازەکە سوور ئەبێتەوە دوایی ئاوی بۆ زیادەکە لە کاتی لێنانی ساوەرە وە برنجە من هەمیشە پێویستیم بە قیاسات ئەبێت تەنها برنجی پڵاو نەبێ قیاساتی ناوێت چکە تۆ پڵاو لێنی هەتا ئاوەکەی زۆرتر بێت جوانتر دەرەچێت زیاترە بێ ئەم ساوەرە پێویست بەوە ناکبی بشنی لە بەرێو پاک و خاوێنە ئەنجام زۆر حەزم لە ساوەری گەورە نییە هەوڵێن ساوەرێکی مەیلە ورد بەکاربێنین بە قیاسات پێش ئەوەی ئاوەکەی تێکەم من ساوەرەکەی تێکەم چکە ساوەریش کەمێ سوور بێتەوە لەگەڵ بەهاراتەکانە تام و بۆن و بەرامی بەهاراتەکان هەڵەچنێ تقریبا 2 کوب کوب ساوەرم بەکارهێنا بۆم 3 کوب ساوەرە من 4 کوپونی و ئاو بەکارێنم بەڵام ساوەرەکە جوان سوور ئەەکەمەوە لەگەڵ ڕۆنەکەیە لەم کاتەیە من خوێەکەی بۆ زیادەکەم کەوچکێکی چێشت خوێی بەسە تەواو شعریەکە چونکە ناسک بوو لەگەڵ پیازەکە سوور بوویەوە تەنانە پیازەکەش نەسووتاوە
بەهاراتەکان جوان ڕەنگەکانی بە ئاشکرا دەرەکەوێت لەگەڵ ساوەرەکەیە کە ئەمیش تۆزێ سوی بۆیەوە بەیەکەوە ئێستا ئاوەکەی بۆ زیادەکان هەر کوپ یەک ساوەر بەرامبەر بە کوپونیوێک من 3 کوپم ساوەر بەکارهێنا 4 کوپونیویش ئاوی بۆ بەکارهێن ئەمە 4 کوپونی کەوچکێکی تێڕائین سەری نانینەوە هەتاوەکو بە جوانی ئەم ساوەرە هەموو ئاوەکە هەڵم ژێت ئەنجاکە تەواو بوو کزی ئەەکەین بۆ ماوەی چارێکێ بۆ 20 خولەک بە ئاگێکی هێواش و لەسەرخۆ ئەبێ ساوەرەکەمان دەکێشێت بیدەرانی بەڕێز و خۆشەویست ئەڵقەی ئەمڕۆی بەرنامەی کابانی ماڵی شم کۆتایی پێهێنا کە ساوەرمان لێنابوو بە نۆکەوە و هەنێک جۆر سەوزەوات و بابەتیکە بەم شێوازە من ڕازانمەوە بە هیوای ئەوەی کە ئیشتیهای جەمعات هەمووی بکرێتەوە هیوادارم بە دڵتان بێت و سوودێکی تەواو لەبەر هەموو بابەتەکانی من وەرگن و بیرمان نەچێ بەرنامەکەمان بە سپۆنسەری و کۆمپانیای دۆلفینسیا تا بەرنامەیەکی کەواڵقەیەکی کەی بەرنامەی کامان بەخواتانە سپێنم خواتان لەگەڵ خۆشەویستان ئاشناتانەکەین بە زانیاریەک لەبارەی ئامارەکانی کتێب خوێندنەوە لە نێو نەتەوە جیاوازەکانی دنیادا بەپێی راپۆرتێک نەتەوە جیاوازەکانی هیندستان یەکێکن لەو نەتەوانەی کە ڕۆژانە زۆرترین کتێب دەخوێندنەوە و زۆرترینی کاتژمێرەکانیان بە خوێندنەوەوە سەرف دەکەن. ئاژانسی وەرلد ئەتڵەسی ئەوروپی راپۆرتێکی لەسەر خوێندنەوەی نەتەوە جیاوازەکانی جیهان بڵاو دەکاتەوە و بەپێی ئامارەکانی ئەو ئاژانس جیهانیە نەتەوە جیاوازەکانی هیندستان زۆرترین کاتیان بە خوێندنەوە بەسەردەبەن و دانیشتوانی وڵاتە یەکگرتوەکانی دانیشتوانی وڵاتە عەرەبیەکان زۆرترین کاتیان لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا بەسەر دەبن. بەپێی راپۆرتەکە نەتەوە جیاوازەکانی هیند لە ڕۆژێکدا 10 کاتژمێر و 42 خولەک کاتەکانیان بە خوێندنەوە بەسەر دەبن و تایلەندیەکانیش ڕۆژانە 9 کاتژمێر و 20 خولەک و هەروەها چینیەکان ڕۆژانە 8 سەعات و هەروەها فلیپینیەکان و میسریەکان ڕۆژانە 7 سەعات و 30 خولەک دەخوێننەوە. هەر بەپێی راپۆرتەکە چیکیەکان و سویدیەکان ڕۆژانە 7 سەعات و فەڕەنسیەکان 6 سەعات و هەنگاریەکان و دانیشتوانی سعودیەش ڕۆژانە 6 سەعات و 40 خولەک دەخوێننەوە. هاوکات راپۆرتەکە خوێنراوەکانیشی ڕوون کردوێتەوە. بەپێی راپۆرتەکە لە 128 خوێنراوەکان پەرتوکە جیاوازەکان و لە 120 گێڕانەوەکان و لە 120 گۆڤارە تایبەتمەندەکان هەروەها لە 117 ڕۆژنامەکان و لە 114 چیرۆکە وێنەیەکانن. هەروەها لەم راپۆرتەدا خوێندنەوە لە سایتەکان و تۆڕە کۆمەڵایەتەکانیش بە خوێندنەوە هەژمار کراوە. بەپێی راپۆرتی ئاژانسە ئەوروپیەکە زۆرترین خوێنراوە ئەلکترۆنیەکان لە جیهاندا لە 123 تۆڕە کۆمەڵایەتەکان و لە 123 پێگە و ئاژانسە هەواڵیەکانن. هەروەها لە 121 پەرتوکە ئەلکترۆنیەکانن ئەوانەی کە بە فایلی PDF دەکرێنەوە. لە 150 گۆڤارە ئەلکترۆنی و لە 116 سایت و تۆڕە جیاوازەکانن. لە عەرەبیەوە وەرگێڕانی ئەرکانجاف سوپاسیەکەین. بینەرانی عزیز بڕگە و بابەتی بەرنامەی پەیامی ئەم ڕۆژمان بەم شێوازە کۆتایی پێهات. سپاس بۆی کە تام ساتە لەگەڵمان نەبوون ڕۆژانە لە شاشەی پایەماوە جگەل لە ڕۆژانی هەینی
کاتژمێر 9 سەر لە بەیانی چاوەڕێی بەرنامەی پەیامی ڕۆژکن کە بەرنمەیەکی گشتی و هەمە ڕەنگە. سپاس بۆی کە لەگەڵمان ماونەتەوە تا بەرنمەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.